بەناوی خوای بەخشندۆ میرەبان سڵاوتان لێ ببینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەی تینووی پامی ڕۆژدا لەگەڵ هاوکارم کاک جەلال هاتینەوە خزمەتتان بۆ هیوای کە ئەمڕۆژ سەرجەم بڕگە و بابەتەکانمان چێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. بەناوی خوای پەروەردگار بینەرانی عزیز سڵاوتان لێبێت بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەکتان. تەوەری یەکەمی پامی ڕۆژی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر سۆز و مێهرەبانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت. بابزانین پێغەمبەر ئیسلام چۆن مێهرەبان بووە لەگەڵ دەوروبەرەکەیە، سۆز و مێهرەبانیەکەی چۆن بووە بۆ خەڵک. دیارە لە دوای 1400 ساڵ هێشتا سیر دەکەین ئێمە بە سۆز و مێهرەبانی پێغەمبەرەوە کاتێک کە دەژین دەزانین ژیانمان و خۆشویستنمان لە نێوان یەکتردا چۆنە و چەندە. بۆیە تەوەری یەکەمان تەرخان کردووە لەسەر ئەم بابەت. بەڵازان لە تەوری دومی بەرنامەکەشماندا باز لە باربردنی کۆرپەلە دەکەین لە ڕوانگەی پزیشکی و لە ڕوانگەی شەرعی و بزانین لە ڕوانگەی پزیشکی و ئەمە تا چەند زیانی هەیەوە لە چێک حاڵەتێکدا دەتوانین ئەم خانمان ئەتوانین ئەم بابەتە ئەنجام بدەن وەرەوە لە ڕوانگەی شەرعی شۆبزانی حکومەکەی چی و ئایا ڕێگە پێدراوە لە چه حاڵەتێکدا ڕێگەی پێدراوە کە کۆرپەلە لەبار ببرێتوە چەندی زانیاری و بابەتی دیکە لەو بارەوە لە ڕوانگەی پزیشکی لە ڕوانگەی شەرعیەوە پشت بەخوای گەورە باسی دەکەین لە تەوەری دومی بەرنامەکەماندا. جیاواز لەم دوو تەوەرە کۆمەڵەیەک زانیاری تایبەت ڕاپۆرتمان بۆ ئامادەکردوون کە هی پاملێرەکانمانە بۆیە پێشکەشتان دەکەین تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن، بەڵام هەمیشە دەستپێک دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی کوردستان.
بەڵێ بینەرانی عزیز لە تۆریەکەمماندا باز لە بەزەیی و میهرەبانی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەکەین ئەو تا دەبینین پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم تەنها بۆ مرۆڤەکان بەزەیی و میهرەبانی نەبووە تەنانەت بۆ تەواوی گیاندارانیش بەزەیی و میهرەبانی و سۆزی هەبوو ئەوە تا لە شوێنێکدا تێپەڕ دەبێت و حشتێک دەبینێت کە فرمێستێک لە چاوەکانی دێتە خوارەوە دەچێتەوە نزیکی و دەست دێنێت بەسەر حشتەکەدا و ئەویش باش دەبێت و گریانەکەی نامێنێت دەپرسێت ئەمە کێ خاوەنی ئەم حشتەیە یەکێک لە وەڵامدا دەڵێت من خاوەنیم دەڵێت ئەم حشترا گلەی و گازندەی ئەوە دەکات کە تۆ خواردنێکی باشی پێ نادەیت و زۆر ماندووی دەکەیت و زۆر ئیشی پێ دەکەیت دیارە حشتراکە لە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لی تێگەشتووە کە ئەمە گرفتێکی هەیە بۆیە پێی دەڵێت بەزەیی و میهرەبانیت هەبێ بۆ ئەم گیاندارە چونکە خوای گەورە میهرەبان و بە بەزەیە بۆ تەواوی گیانداران و بۆ تەواوی مرۆڤایەتی وەروەها چەندین نمونەی دیکە هەن کە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم خاوەنی میهرەبانی و بە سۆزیەکی زۆر بووەوە کاتێکە فەتحی مەکە دەکرێت دەگەڕێتەوە بۆ مەکە دەبینێت زۆرێک لە کافرەکان خۆیان حەشارداوە لێدا داوا دەکات کە هەمویان خۆیان بەدەربخەن و لیان خۆش دەبێت ئەمە گەورەی و بەزەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەسەلمێنێت کە پێویستە لە ئێستاشدا تەواوی مرۆڤایەتی تەواوی شوێنکەوتوانی شوێن بەرنامە و شوێن پرۆگرامی ئەو پێغەمبەرە بکەون صلی الله عليه وسلم کە ڕەحمەتە بۆ تەواوی جیهان وما أرسلناك إلا رحمة للعالمين دیارە لە دوای 1400 ساڵەوە ئێستش ڕەحم و بەزەیی پێغەمبەر درودی و خوای لەسەر بێت هەر لە ناوانماندایە و ئێمە دەبێت چاو لە شێوازی میهرەبانی پێغەمبەر بکەین دیارە چاو کاتێک کە من میوانەکەم لەسەرم بابەتە لە میوانەکەمان لە هەڵەبجەوە ئامادە دەبێت دەچینە لای زانیاریەک لەسەر یەکەم کەس کە لە کۆریا مسلمان بوو بابزانین کۆریا کە زمان شوێن جوگرافیا هەموو شتێک جیاوازیەکیە لەگەڵ عەرەب و با بڵێن ناوچە عەرەبیەکان کە زیاتر ئیسلام لەوێەوە دەستی پێکردو لێەوە هاتووە چەندە دوورە و لە یەکەوە دوورن بابزانین یەکەم کەس کێ بووە لە کۆریا مسلمان بووە لەم زانیاریەدا پێکەوە سێری دەکەین. یەکەم مسلمانی یابانی کێ بوو؟ لە ساڵی 1891 ڕۆژنامەنووسی بەناوبانگی یابانی ئۆشتارۆ نوودا لە گەڵشاندێکدا سەردانی وڵاتی تورکیای کرد کە ئەو کات ئۆشتار تەمەنی 24 ساڵێک دەبوو. لەوێ عەبدوڵڵا گلیامی بینی کە یەکەم مسلمانی ئینگلیز بوو و خەڵکی لیڤەرپۆڵ بوو. پاش باس و خواز لە سەر ئیسلام و دیراسەکردنی ئاینی ئیسلام ئۆشتارۆ نوودا مسلمان بوونی خۆی ڕاگەیاند و ناوی خۆی گۆڕی بۆ عەبدولحەلیم نوودا بەوەش بوو یەکەم مسلمانی یابانی. پاش بڵاوبوونەوەی مسلمان بوونی ئۆشتارۆ نوودا سوڵتان عەبدولحەمید داوای لێکرد لە ئەستەمبوڵ بمێنێتەوە هەروەها ژمارەیەک ئەفسەری دەوڵەتی عوسمانی فێری زمانی یابانی بکات. ساڵی 1902 سوڵتان عەبدولحەمید ئەفسەرێکی عوسمانی بە ناوی مەحەممەد عەلی نارد بۆ یابان تا لەگەڵ پیاوانی دەوڵەت و مسلمانانی یۆکۆهاما مزگەوتێک لە بەندەری ئەو شارە دروست بکەن. ساڵی 1904 و ساڵی 1905 جەنگی یابان و ڕووسەکان مسلمانانی هەژان و هەندێک ئەفسەری میسری چوونە ناو سوپای یابانەوە و لەوێ ژیانی هاوسەرگیریان پێکێنا و پاشان هەندێکیان خۆیان و ماڵ و منداڵیان گەڕانەوە میسر و هەندێکیان لە یابان مانەوە. تورا جیور و یامادا وەک دووەم مسلمانی یابانی لە ساڵی 1866 لەدایک بووە و ساڵی 1957 کۆچی دوایی کردووە. تورا یەکێک بوو لە شاندی گەیاندنی هاوکاریەکان بۆ ئەستەمبوڵ لە ساڵی 1993 گەیشتە تورکیا کە ئەو کات ئەویش تەمەنی 24 ساڵێک دەبوو. پاژمانەوەی بۆ ماوەی 18 ساڵ و دیراسەی وردیایانی ئیسلام مسلمان بوونی خۆی ڕاگەیاند و بووە دووەم مسلمانی یابانی. تورا جیور و یامادا بەردەوام پەیوەندی بە هێزی لەگەڵ بەرپرسانی دەوڵەتی عوسمانیدا هەبوو و ئەویش هاوشێوەی ئۆشتارۆ نوودا ژمارەیەک ئەفسەری دەوڵەتی عوسمانی لەسەر داوای سوڵتان عەبدولحەمید فێری زمانی یابانی کرد.
بەڵام بینەرانی عزیز دیارە ئەوە کاماژەمان پێکردەوە یەکەمان قسەکردن لەسەرەوەی کە سۆز و بەزەیی و میهرەبانی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت چۆن بووە بەرەمبارەیەشەوە دیارە میوانێکمان لە هەڵەبجە هەیە کە ئەویش بە ڕێزماوە عوسمان هەڵەبجەیی زانای ئاینیە گرفتێکی ئینتەرنێتیمان هەیە لەگەڵ هەڵەبجەدا تاو کاتێک کە میوانەکەمان ئامادە دەبێت گرفتەکەمان چارەسەر دەکرێت دەچینە لای راپۆرتێک با پێکەوە بینەری ئەم راپۆرتە بینە دواتر دەگەینەوە لاتان. گەنجێکی شاری هەڵەبجەیە واوکات پیشەی مامۆستایە خولیا و خۆزگەی کۆکردنەوەی دراوە بیانیەکانە درەومادی نزیکەی 5 ساڵا دەستی کردووە بە پرۆژەی کۆکردنەوەی دراوی وڵاتانی دنیا تا ئێستا دراوی 47 وڵاتی کۆکردێتەوە و لە ماڵەکەی ئەرشیفی کردووە. ساڵانی ڕابردوو هەندێک پارەی کۆنی سویسری عراقیمان هەبوو لە ماڵەوە دراوی ئاسنی کۆن لەوە خولیاکەم لەلا گەڵالە بوو کە دەست بکەم بە کۆکردنەوەی جگە لە عێراق وڵاتانی تریش ئەتوان بڵێم ماوەی 4 بۆ 5 ساڵە خەریکی کۆکردنەوەی دراوم ناو بەناو ئەلبەتە ئەمە ئیشی هەموو ڕۆژێکم نییە بەڵام ناو بەناو لە هەرکوێ دەستم کەوت بێت ئەگەر تاک دراوێک بووەوە چەند دراوێک بوو بێ کۆم کردوێتەوە و سەردانی چەند وڵاتێکیشم کردووە لە ڕابردووە ساڵانی ڕابردوو بەشێک لە دراوی ئاسن و کاغەزی ئەو وڵاتانەشم هێناوەتەوە و ئیزافەم کردووە بۆ لای ئەوانەی ترکە کۆم کردوێتەوە. درەو بەنیازە پرۆژەکەی گەورە بکات وەک خۆی دەڵێت دەیەوێت مۆزەخانێکی بچووک بکاتەوە و دراوی سەرجەم وڵاتان بە زانیاری تایبەتەوە بخاتە ڕوو ئەگەری ژاوکاری بکرێت ئەوە دەتوانێت بیرۆکە و جێبەجێکردنی پرۆژەکەی کەکردنەوەی مۆزەخانێکی بچووکی تایبەت بەدراوە خێراتر بکات. منش لەو شواشەوە ئەوە یەکێکە لەو خولیانەی کە هەمە بتوانم گەشەی پێبەم لە داهاتووە بتوانم ئەگەر دەرفەت هەبێ و دراوی زیاترم دەستکە مۆزەخانێکی بچووکی دراوی لێ دروستکەم بە کۆی معلوماتەکانەوە و لەناو ئەو پرۆژەیە هەموو ئەو خەڵکانش کە لە وڵاتە جیاوازەکانە بڵێن گەشەیان یاوە بە دراو بتوانین بیان ناسێنین بە خەڵکێکە خولیای بینینی درای هەبێ بۆ نمونە ڕەنگە جیلی ئێستان نەزانن کە بەدیع بابەجان کێیە کە یەکێک ئەو هونەرمەندە کوردێکە دیزاینی سەر دراوە ئاسنەکانی دراوی سویسری عراقی نەخشاندۆ لە کۆنا ئەتوانین ئێمە لە ڕێگەی پرۆژەکەمانەوە بیناسێنین کە کەسایەتێکی کورتوانێتی ئەو دیزاینە جوانانەی سەر دراوی عراقی بنەخشێنێت. هەر کاتێک لە دراوێک دڵنیانە بێتی چ وڵاتێکە لە ڕێگەی گەڕان لە ئەنتەرنێتدا ناوی دراوەکەوی چ وڵاتێکە و ساڵی دەرچوونەکەی وەردەگرێت وەک خۆی دەڵێت ئەنتەرنێت داوکارێکی باشە بۆ دڵنیابوونەوە لەو دراوانەی بەگومانە کەی کام وڵاتە. بۆ دەستکەوتنی بەشێک لە دراوی وڵاتان درەو لە ڕێگەی کڕینەوە دراوی وڵاتانی لە بازاڕەکان دەستخستووە. خەونی گەنجەکەی هەڵەبجە کۆکردنەوەی هەموو دراوی وڵاتانی دنیاە و دروستکردنی مۆزەخانەکەیەتی کە پێویستی بە هاوکاری هەموو لایەکە تا خەونەکەی بەدی دێنێ. سامان فەتاح تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ هەڵەبجە. بەڵێ بینێرانی عزیز وەک پێشتر ئاماژەمان پێکرد لە تەوەریەکەی بەرنامەکەماندا باز لە سۆز و میهرەبانی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم دەکەین و بزانین چۆن بتوانین ئەو سۆز و میهرەبانی کە پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم هەیبووە لە کاری ڕۆژانە و لە ناخی خۆماندا دروستی بکەین. بۆ قسەکردن و گفتوگۆی زیاتر لەم بارەیەوە گفتوگۆ دەکەین لەگەڵ مامۆستا عوسمان هەڵەبجەی بانخوازی ئیسلامی زانای ئاینی لە پارێزگای هەڵەبجەوە. مامۆستا سڵاوی خوا لەبێت، سوپاس کە میوانی بەرنامەکەمان بوویت. مامۆستا گەر گوێت لێمە سڵاوی خوای پەروەردگارت لێبێت لێەوە دەست پێ بکەین ئایا توانین بڵێین ئێستش کە
لە دوای 1400 ساڵ هێشتا ئەو ڕەحم و سۆز و میهرەبانی کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت هەی بوو لە ناومانە هێشتا هەرماوە. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم خوای گەورە و میهرەبان پێی ئەفەرموێت وما ئەرسەلناکە إلا رحمة للعالمين ئێمە تۆمان نەناردووە ئیلا بۆ ئەوە نەبێ کە ڕەحمەت بی بۆ هەموو جیهان. ئەم پێغەمبەرە خۆشەویستە خوای گەورە و میهرەبان دوو ناو لە ناوەکانی خۆی پێبەخشیوە لە کۆتایی سورەتی ئەتەوبە. خوای گەورە ئەفەرمێ لە ئایەتەکانی کۆتایی لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم. لدواي 1442 ساڵ ئێمە کە لەم زەمەنە ئەژین و ئەم ئایەتەی قورئانی پیرۆز ئەخوێنینەوە ئەزانین ئەو پێغەمبەرە خۆشەویستە خوای گەورە و میهرەبان بە سۆز و بە ڕەحم و بە زەیی ڕەوانەی کردووە. ئێمەش ئەمڕۆ شانازی ئەکەین بەو سەروەرەمان و ڕەحمەت و میهرەبانیەکەی ئەمڕۆ بەڕاستی هەموو مسلمانێک بگرە غێری مسلمانیش دەی سوودمەند ئەبێ، چونکە خوای گەورە و میهرەبان دوو ناو لە ناوەکانی خۆی پێبەخشیوە وەکو حوسەینی کوڕی فەضل ئەفەرمێ بە هیچ کام لە پێغەمبەرانی نەبەخشیوە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەحمەت و میهرەبانی و سۆز و بەزەیەکەی بەڕاستی خەڵاتێکی خوایی بوو و هەر ئەو ڕەحم و سۆز و بەزەیەش بوو لە دڵی پێغەمبەری خۆشەویستە وای کرد کە دینەکەی ڕۆژ لە دوای ڕۆژپەرە بسەنێ و شوێن کەوتوانی زیاتر لە دەوری بەرنامەکەی کۆ ببنەوە. زۆر باشە مامۆستا، وەک خۆت ئاماژت پێکرد ئەو ڕەحمەتی کە ڕەحم و بەزەیی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەی بووە بۆ ئەوە بووە کە ئێمەش شوێن کەوتوانی ئەو شوێن ئەو ڕێبازی بکەین و شوێن ئەو هەنگاوانەی ئەو بکەین کە ئەنجامی داون. بۆ نمونەوە تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوای ئەوەی کە فەتحی مەکە دەکەێت دەگەڕێتەوە بۆ شاری مەکەی پیرۆز لە زۆرێک لە کافرەکان خۆیان حەشارداوە وا دەزانن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سزایان دەدا لە کاتێکدا کە زۆرینەیان ئازاری پێغەمبەریان دەدا، ئازاری هاوڵەکانیان دەدا، ئازاری خزم و کەسوکارەکانی دەدا. بەڵام پێغەمبەری خدا صلی الله عليه وسلم بە ڕەحم و بەزەیی خۆی لە زۆرینەیان خۆش بووە داوای لێکردن کە خۆیان حەشار نەدەن و ئەو لێ خۆشبوونیان بۆی هەیە. ئەوە بوو دوای ئەوەی کە زۆرینەشیان مسلمان بوون. ئەمە تا چەند گرنگە کە ئێمەی وەکو مسلمان، ئێمەی وەکو شوێن کەوتووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شوێن ئەو ڕێبازە دەکەوین لێبوردەمان لە ناخماندا هەبێت بەرامبەر بە تاک بە تاکی کۆمەڵگا. زۆر جوانە. بەڕاستی ئەم پرسیارە ئەوروپیەکان ێستا هەر بەم ڕەوشتە جوانەی پێغەمبەر زۆر بەیان مسلمانە بن. باشترین سەرکردە سەییدنا محەممەد صلی الله عليه وسلم لە کاتی دەسەڵاتە تۆڵە لە دوژمنەکانی ناکاتەوە. ئاخر تۆ سەیری ژیانی هاوڵان بکە 13 ساڵ لە شاری مەکەی پیرۆزە لە ئەو پەڕی ئازار و ئەشکەنجە و ئازارە ژیان، پیاوی پیرە ساڵی وەکو یاسر، ئافرەتی داوێن پاکی وەکو خاتوو سومەیە شەهید کران. یعنی ئەوەی کە نەشێ دوژمنان ناحەزانی دین قوڕەیشیەکان بە پێغەمبەری خۆشەویستیان کرد. 3 ساڵ حەساریان خستە سەر لە شیوی ئەبوو تالیب، هەموو شتێکیان لێ مەنعکردن، حەساری اقتصادی، سیاسەتی تەجویعیان بەکارهێنا وەک چۆن ئەمڕۆ کرد. لەوەش زیاتر لە ئوحودا مامەی شەهید ئەکەن، مصعب شەهید ئەکەن، 70 سەحابەی ئازیز، یعنی دێنە سەریان لە شەڕی ئەحزابا بۆ ئەوەی مەدینە داگیرکەن کەچی ئەم پێغەمبەرە خۆشەویستە صلی الله عليه وسلم لە دوای ئەو هەموو دڕندایەتیەی قوڕەیش، لە دوای ئەو هەموو دوژمنایەتیە، لە دوای ئەو هەموو کوشتن و بڕینە کە بە 10,000 ئەسحابەوە سەحابەوە دێتە شاری مەکەی پیرۆز لە فەتحی مەکە، ئەبینی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتی ئەیان بینێ هەمویان لە بەردەستیاوە ساون، فەرمی چیتان لێ بکەم، چۆنتان لەگەڵا بجوڵێمەوە؟ وتیان تۆ برایەکی کەریم و بەخش الطلقاء
دەبڕۆن ئازاد بن لە ڕێخوا وەک یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت چی بە براکانی وت ئەمڕۆ هیچ گوناهێکتان لەسەر نییە بڕۆن لە ڕێخوا ئازادم کردن هەر بەم لێبوردەیە بەم ڕەحم و سۆز و بەزەیە بێباوەڕانی قوڕیشی کەمەندکێش کرد ئەوانەی کە دژایەتیانە کرد و سەنگەریان لێگرت هاتنە ناو دائیرەی بازنەی ئیسلام وتیان بەڕ حتا وەحشی جارێک پێیوت پێی فەرمووی چۆن شەهیدت کرد وتی ئاوام لێ کرد و لاشەکەیم تەمسیل پێ کرد فەرمووی بەیعەتی لێ وەرگرت کە موسڵمان بوو فەرمی بەڵام بڕۆ با بەرچاومەوە نەتبینم بڕۆ ئازاد بە ئەوەنە ڕەحمیشی بەرامبەر بەو دوژمنانەی هەبوو کە یعنی هاوڵە بە ڕێزەکانیشیان شەهید کرد پێغەمبەری ئێمە هەر ڕەحمەت بووە سۆز و بەزەیەکەی سەراپای ژیانی گرت بوویەوە زۆر باشە ماوەسا ئایا ئێمە ئێستا تا چەندە دوورین لەو هەڵس و کەوتە میهرەبانانەی کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت دەینوان لەگەڵ دەوروبەرەکەیە واتە ئەگەر تۆزێکتر بەرتەسکی بکەینەوە پێغەمبەر لە ژیانی ڕۆژانەیە درودی خوای لەسەر بێت میهرەبانی لەگەڵ دراوسێ لەگەڵ هاوڕێکانی لەگەڵ ژن و مناڵەکەی خۆی لەگەڵ ئەمانەیە چۆن میهرەبانیەک بووە کە ئێستا ئێمە ئایا لە ناومانە ئەم جۆرە میهرەبانیە هەیە؟ زۆر جوانە پرسیارێکی زۆر جوانە وەڵا هەرکەس ئەو ڕەحمەت و سۆز و بەزەیە لە پێغەمبەرەوە وەرنەگرێ صلی الله عليه وسلم بەڕاستی وەکو بڵێن ئەڵێن ڕەنج بە خەسارە سەییدنا محەممەد صلی الله عليه وسلم لەگەڵ خێزانەکانیا بە ڕەحم و بە سۆز و بەزەیی بوو دایکانی ئیمانداران خوا لێیان ڕازی بێ کە ئەگەڕنەوە لێی بەڕاستی لە ماڵەوە لەگەڵیانە سوعبەتی ئەکرد خەندە و خۆشی ئەخستە سەر ڕوویان و لەگەڵ مناڵەکانیا ئێمە بەڕاستی ئەمڕۆ پێویستە لەسەرمانۆکو باوک هەر ئەوە نییە خواردن و خواردنەوەی بدەیتێ و پێداویستی بۆ جێبەجێکەی شەفەقەت و ڕەحمەت و سۆز و بەزەیی هەبوو فاتیمەی کچی پارچەیەک بوو لە جگەری ئەوەندە بە ڕەحم و بە سۆز بوو بەرامبەری کە ئەهات بۆ ماڵەوە لەبەری هەڵەسا ناو چاوانی ماج ئەکرد ڕێزی لێگرت لە ئومامەی کچی زەینەب کە کچی کچەکەی بوو لە نوێژە سوژدەی ئەبەر چوو بووە سەرشانی هاوڵان وایان زانی لە نوێژەکە شتێکی برێ بەسەراتوە فەرمووی ئەوە ئومامەی کچی زەینەبی کچم بوو حەزم کرد عەزیەتی نەبێ لە سوژدا بووم ئەوە هەڵەسایەوە لە سوژدەدای ئەنا ئەچووە سوژدای خستە سەر پشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ دراوسەیە ئەو ڕەحم و سۆز و بەزەیی هەبوو دراوسەکانی لە مەکە ئازاریان ئەدا دوعای بۆ کردن خوای گەورە هیدایەتیان بدا لەگەڵ مناڵە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نوێژە کە نوێژی دائەبەست ئەگەر مناڵێک بگریایە لە نوێژەکەی زوو تەواوە کە دەیفەرموو با دایکی بڕوا بەدەم ئەو مناڵەوە شیری بداتێ بۆ ئەوەی ناڕەحەت نەبێ نوێژەکەی زوو تەواو ئەکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ باوکو دایک چیمان پێ فەرموێ ئەمڕۆ کە ئەو ڕەحم و سۆز و بەزەیە نەماوە بەرامبەر بە باوکو دایک ئەو ڕێز و خۆشەویستیە نەماوە بەرامبەر بە باوکو دایک ئەبینی ئەمڕۆ یان دایک بەرامبەر بە مناڵەکەی ئەو ڕەحم و سۆز و بەزەیی نەماوە ئەوەی بینیمان لە بەغدا بەڕاستی شۆکی کردین کە دایکێک دوو مناڵی خۆی بخاتە ناو دیجلە بە بەرچاویەوە ئۆفێکیان بۆ نەکا بۆیە ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەبینی لە ژیانیا بۆ باوکو دایکیش ئەوەندە بە ڕەحم و بە سۆز بووە گەنجێک یەت بۆ لای پەیمانی جیهاد و لەگەڵا ئەبەسێ بەڵام فەرمی کە هاتم بۆ لات دایک و باوکم ئەگریان ئێم لەگەڵ تا بۆ جیهاد کە چڵەپۆپەی ئەم دینەیە فەرمووی نا بڕۆرەوە بۆ لای باوکو دایک چۆن ئەوانت گریاند بیان خەرەپیەکەنین تۆ بڕۆ خزمەتی باوکو دایکی بکە پێویستە ئەمڕۆژ ئێمە وەکو موسڵمانان وەکو شوێنکەوتەی ئەو پێغەمبەرە خۆشەویستە صلی الله عليه وسلم کە خوای گەورە کردوێتی بە قودوە و پێشەنگی ئێمە ئەبێ بەڕاستی موسڵمان بە ڕەحم و بە سۆز و میهرەبان بێ بەرامبەر بە مناڵ بەرامبەر بە دراوسێ بەرامبەر بە دەوروبەر بەرامبەر بە نەدار و هەژار بەڕاستی زۆر گرنگە کاک جەلال برایان یعنی ئەمڕۆ ئەوەی کە ڕەحم و سۆز و بەزەیی بێ لە دڵی سەرکردەکانی ئەمڕۆ نییە بەرامبەر بە چینی چەوسا و هەژار و نەدارەکان کوا گریانی مناڵێک گریانی برسیەک نەدارێک کوا ئەوان نەخاتەوەی کە بێن بەسەری بکەنەوە و لانی لێپرسینەوەی بکەن لەوەی کە ئەزیەتی ئەدا سێر کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ هەژار و نەدارەکانە چۆن بە ڕەحم و بە سۆز بووە لەگەڵ بێغۆژنە لەگەڵ هەتیوە فەرموویەتی یعنی ئەگەر کەسێک لە ژیانە
یارمەتی بێوەژنێک بدا یارمەتی هەتیوێک بداوە وایە جیهاد و تێکۆشانی لە ڕێگەی خوا کرد بێ ئەوانەی ئەمڕۆ کار بەدەستن یعنی ڕەحم و سۆز و بەزەیی لە دڵیانان نییە ئەو میلەتە ئەبینن کە برسیە ئەو میلەتە ئەبینن کە بەڕاستی هەژار و نەدارە سۆز و ڕەحمیان بۆی ناجوڵێ پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم هەژارێک پێغەمبەری گریاندووە صلی الله عليه وسلم پیرەژنێک پێغەمبەر گریاوە بۆی کاتێک کە بینیوەتی ناڕەحەتە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم خوای گەورە پێی فەرموو واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ئەوانە دابنیشە کە هەژار و نەدارن کە فەقیرن کە مستەضعفن کە چینی بەشخوراون بۆیە ئەی فەرموو خوا ئێوە سەر ئەخا بە هەژار و نەدارەکان بە دوعای هەژار و نەدارەکان سەرتان ئەخا کوا ئەمڕۆ ئەو ڕەحم و سۆز و بەزەیە ماوە بەرامبەر بە نەدار و هەژار ئەو نوێنانە ئەبینی لە تەلەڤیزیۆنەکانەوە هەژارێک بۆ نانێک بەدارە ئەچێ ناڕەحەت ئەبێ کوا ئەوانەی کە ئەمڕۆ وڵات بەڕێوە ئەبەن خەمی ئەو فەقیر و هەژارەیانە هەمویان ناگەن بە تۆزی ژێرپێی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرمووی ئەنە وەکافل اليتیم فی الجنة هاکذا من و بەخێوکەری هەتی وەکو ئەم دوو پەنجە واین پەنجەی شایەتومان و پەنجە گەورە ئەمڕۆ زمانێک هەیە پێڵێن زمانی جەستە هەر بە ئیشارەت ئەڵێن بەم ئیشارەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ملیۆنان کەس هەژار و نەدار هەتی و بەو ئیشارەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بژاونەتەوە ببوورە لەبەر دەرفەت کەمە دەمەوێ ینی لەسەر ئەمە بپرسم ئایا ئەگەر پێغەمبەری خوا درودی خوا لەسەر بێت وەکو قاعیدێک وەکو سەرۆکێک دەتوانم بڵێم ڕەحم و بەسۆزیەکەی بەو شێوازە بووە ئەگەر ئێستا لەم سەردەمەیە یا بچووکتری کەینەوە لە هەرێمی کوردستانە سەرکردەکانمان چاو لە هەستی سەرکردایەتیە چاو لە ڕەحم و سۆز و بەسەیی پێغەمبەر بکەن درودی خوا لەسەر بێت وڵات چی بەسەر دێت؟ وسلم ئێستا قاوە لەگەڵ خەڵکی هەژار و نەدارە لەگەڵ کەسێکی شاکە ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێستا بەهاتایە و زیندوو باە ئەو کەسەشی کە خراپە و تاوانێک کرد دوعای هیدایەتی بۆ کرد یعنی ئەوەی ئەمە حەز ناکەین خەڵکی بۆ دۆزەق بڕوا حەز دەکەین خەڵکی بۆ بەهەشت بڕوا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێستا بەهاتایە ئەو سکی برسیانەی کە ئەمڕۆ بۆ نانێک يعني سكيان هلا قشنونا راحتن پیغمبر صلى الله عليه وسلم الرجل لقل اوانا دا انيشت لقل اوانا لراز ونيازيان لداواكاريان بسري اكردنوا هرگيز پیغمبر صلى الله عليه وسلم حزي بوا نكردوا بويك هجار وندار فقيرك خندو خوشي بخات سرمتي اوي بي خوش بوتا يكمان اعتكاف لمزقوتك يابكا لمزقوتك خوي كمدينه يقنيوجي بقد خيري هزار نيوش هيا پیغمبر صلی الله عليه وسلم کاک جلال يعني بو او کسش ک دینی نبووە يعني برنامه اسلامی قبول نبوو دعای هدایتی بو کردووە دایکی ایمانداران خاتو عایشە خواری رازی بێ فەرمێ یا رسول الله جگەل لە ئوحود ڕۆژێکی تەڵتر و ناڕەحەتت بەسەرا هات فەرمی عایشە والله لە ئوحود زیاتر ناڕەحەتر ئەو ڕۆژە بوو کە چوومە طائف لای ئەو سێ بنەماڵەیە کە ئیسلامم بۆ باسکردن دوایە وتم ئاشکران مەکەن لە مەکە کە هاتوون بۆ ناوتان دوایە ئەوەندە نەفام بوون هەرزە و مناڵەکانیان هاندا بەرد بارانیان کردین من و زەید قاچە پیرۆزەکانی خوێنی پێ ئاهات تا قەرن و ثەعالیب بە شوێنی پێغەمبەرەوە بوون صلی الله عليه وسلم فەرمی لەوێ پشوویەکم داوام لە خوای گەورە کرد کە ئەوە دوژمنەکانم ئاوام لێ ئەکەن دوایە جبریل هات بۆ لای فەرمووی یا محەممەد صلی الله عليه وسلم خوای گەورە بیستی و بینی کە گەلی طائف چیان بە تۆ کرد ئەگەر فەرمان بکەی ئەوە فریشتەی شاخەکان دێت بۆ لاو ئەو دوو شاخە بە یەکە ئەدا و طائف هەمووی لە ناو ئەبا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە جبریل ڕۆشت فریشتەی شاخەکان هات فەرمی بەس ئەمر بکەی هەردوو شاخەکە ئەدەم بە یەکە یەک کەسیان لە ئەهلی طائف نایەڵم ئەم سەروەرە لەویا چی فەرموو فەرمی لا نەخێر بل أرجو أن يخرج الله من أصلابهم من يعبد الله لا يشرك به شيئا فەرمی نا فریشتەی شاخەکان وازیان لێ بێنە بەڵکو لەنەوەی ئەمانە کەسانێک بێت کە خوای گەورە و پەروەردگار بپەرستێ بە تەنها و شەریکی بۆ قەرار نەدا پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم ئەگەر ئێستا بەهاتایە و زیندوو باە
بۆ کافرانیش هەر ڕەحمەت بوو. یعنی تەسەوورکە لە سورەی ئەنفالە إن كان هذا هو الحق من عندك فأمطر علينا حجارة من السماء أو ائتنا بعذاب أليم. أو أن بعقل بو أبو جهل شوين كوتواني نيوت خوايا قرم قرآن الراستة وحق هداية من بدا أيوة قرم قرآن اللايتو وهاتو وحق الراستة داوال ليك الخوايا برد من بسرها ببارينا يا سزاي قشقير من بدا خوايا قورا أوي دعاكي أبو جهل قبول نكرت فرمي وما كان الله ليعذبهم وأنت فيهم وما كان الله معذبهم وهم يستغفرون. نا تا تۆ لە ناویان نابی ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوا سزای گشتگیریان نادا، خوا بەڵای گشتگیریان بۆ نانێرێ و تا ئیستیغفار و داوای لێخۆشبوونیش بکەن خوای گەورە لێیان خۆش ئەبێ. ئەبینی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ بێباوەڕان و کافرانیش هەر ڕەحمەت بووە، بۆ ئەوانشی کە دژایەتیان کردو هەر بەسۆز بووە بۆ ئەوەی ئیمان بهێن و باوەڕ بێنن. لەم ڕۆژەشا کە بەڕاستی جەهل و نەفامی زۆرە، کوشتن و بڕین زۆرە، تاوان زۆرە، خراپە زۆرە، ئەگەر پێغەمبەر لەم زەمانە بۆیە ئەوانەی بە نەرمونیانی بە ڕەحم و سۆز و بەزەیەکەی باغان کرد بۆ ئیسلام، چونکە ئەوانە تینوی ئیسلامن، لە ئاوی سازگاری ئیسلام بنۆشن بەڕاستی سبەی لە قیامەت سەربەرزە بن. زۆر باشە ماوەسایان بە کورتی ئەگەر پێمان بڵێ دواپەیامت چییە لەسەر سۆز و میهرەبانی کە لە ئێستادا تەواوی مسلمانان ینی لە هەرێمی کوردستاندا پەیڕەوی بکەن سەبارەت بە خەڵکانی نەدار، خەڵکانی هەژار کە لە ئێستادا خەڵکانێکی زۆر لە قەیرانی ئابووریدان، چۆن بتوانین ئەو سۆز و میهرەبانی و پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم لە ناخماندا بەرامبەر بە هەژاراندا هەبێت. لە کۆتاییە منیش ئەڵێم بەڕاستی ئەو سۆز و میهرەبانی ئێمە وەکو موسڵمان کە شوێنکەوتەی پێغەمبەرین صلی الله عليه وسلم کە هەمیشە شانازی پێوە ئەکەین، بەڕاستی ئەبێ هەر ئەوە دین نوێژ و تاعات و عیبادەت نییە، یعنی خزمەتکردنی خەڵکی هەژار و نەدار، بەدەمەوەچوونی بێوەژنێک کە مێردەکەی لە ژیانە نەماوە، بەدەمەوەچوونی نەدارێک کە لەو پەڕی ناڕەحەتی و لەو پەڕی ناخۆشیە ئەژی، ئێمە وەکو موسڵمان ئەبێ ئەو ڕەحمەت و سۆز و بەزەیی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژیانە ئەمڕۆ بەرجەستە بکەین، بەدەم ئەو خەڵکانەوە بچین، ڕەحم و سۆز و بەزەییان بۆ دەربڕین کە بەڕاستی خەڵکی دەسەڵاتدار ڕەحمیان پێناکە، بەزەیی بەو هەژار و نەداران نایەتەوە، خۆی لەو پەڕی خۆشی و خۆشگوزەرانی ئاژی خەڵکێکی فەقیر و ڕەشوڕۆتیش لە هەرێمی کوردستانە کە ئەو هەموو داهاتەیە لەو پەڕی نەداری و کولەبەرگی ئاژی. بەڕاستی ئەمە مایەی ئەوەیە کە ئینسان وەکو موسڵمان هەمیشە لایەنی هەژار و چەوساوە و نەدار بگرێ، لەگەڵ ئەوانە بێ، لەبەرەی خەڵکی ڕەشوڕووتا بێ و بچێتە ناو ئەو جەماوەرەوە و لێیان بپرسێ کە بەڕاستی ئەم ڕەحمەت و میهرەبانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمەش بچینە ژێری ئەو ڕەحمەتە، چونکە هەر کەس نەچێتە ژێر ئەو ڕەحمەت و میهرەبانیە گومڕا ئەبێ. بۆیە پێویستە لەسەرمان ئێمە ئەمڕۆ ڕەوشتە جوانەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوا وەصفیەکە بە ڕەحمەتەن للعالەمین بەرجەستە بکەین لە حەیاتا و خۆشیمان بوویە بۆ خەڵکی و هەمیشە بە سۆز و میهرەبان بین بەرامبەر بەوانش کە تاوان و خراپە ئەکەن، خەڵک بۆ بەهەش بانگ بکەین، خەڵک بۆ ڕەزامەندی خوا بانگ بکەین. پێغەمبەر ئاوا بووە صلی الله عليه وسلم، پێغەمبەر بەو ڕەحم و سۆز و بەزەیەی ئەو هەموو خەڵکەی لە چوار دەوری کۆبووەتەوە. فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. هل لساي أو رحم بزي بيغمبر وابو كدينكي گەشەکە کە دینەک پەیامەکەی ڕۆژ لە دوای ڕۆژ شوێن کەوتوانی زیاد ئەبن و ئەوانەی کە ئەڵێن ئیسلام لە قەیرانایە دۆڕا و سەر لێشێواون و ئەوانەی کە بەرامبەر بە ئیسلام بێڕێزیەکەن ئەوانە ناوێن ئەچێتە زبڵدانی مێژوو. ئێمە با ئەو ڕەحم و بەزەی و سۆزە بڵاو بکەینەوە، هەمیشە لەگەڵ خەڵکی هەژار و نەدار و ڕەشوڕوو تا بین. خوای گەورەش ڕووی ڕەحمەتی خۆیمان تێکا و ئەم پەتا و بەڵایەشمان لەسەر هەڵەگرین. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عوسمان هەڵەبجەیی کە لە هەڵەبجەوە لەگەڵمانە بووی. سپاس دەکەین مامۆستاییان. بەڵێ بنێرانی عەزیز دەچین لە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام.
چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆ یانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافیزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. بینەرانی عزیز بەشێک لە هەواڵ و زانیاری گرنگەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. گۆڕێکی بە کۆمەڵی 45 کەسی لە کەرکووک دۆزرایەوە کە گومان دەکرێت ڕووفاتی پێشمەرگە دیلەکانی دەستی داعش بێت. هێزانیەکان هەڵمەتێکی گەڕان و پشکنینیان لە سنووری باشووری ڕۆژاوای پارێزگای کەرکووک ئەنجامدا و لە ئەنجامدا گۆڕێکی بە کۆمەڵیان دۆزیوەتەوە. بەپێی زانیاریەکان گۆڕە بە کۆمەڵەکە ڕووفاتی 45 کەسی تێدا بووە کە پێشتر لەلایەن چەکدارانی داعشەوە کوژراون. لیوە محەممەد ڕێگر فەرماندەی میحوەری ڕۆژاوای کەرکووکی پێشمەرگە بەدەنگی ئەمریکای ڕاگەیاندووە. گومان دەکرێت قوربانیەکانی ناو ئەو گۆڕە بە کۆمەڵە پێشمەرگە دیلەکانی دەستی داعش بن، چونکە داعش جگە لە پێشمەرگە دیلەکان هیچ کوشتارێکی بە کۆمەڵی لەو ناوچەی ئەنجام نەداوە. ئەو بەرپرسەی پێشمەرگە گومانی وایە پێشمەرگە دیلەکان کاتی خۆی نەبراونەتە مووسڵ و هەر لە حەویجە و دەوروبەری کوژراون، چونکە ئەو کات دۆخی مووسڵ بۆ داعش خراپ بووە. وەزارەتی بەرگری تورکیا کوژرانی بەرپرسێکی دەستگای هەواڵگری پەکەکەی لە چیای مەتین ڕاگەیاند. با پێی نووسراوێکی وەزارەتی بەرگری تورکیا ئەحمەد بالی ناسراو بە داراکاتۆ لە چیای مەتین لە هێرشێکی سەربازی تورکیادا کوژراوە. داراکاتۆ لە ساڵی 2018 چووەتە سووریا و دواتر گەڕاوەتەوە باشووری کوردستان و ئەرکی هەواڵگری لە چیای مەتین پێسپێراوە. وەزارەتی بەرگری تورکیا ئاماژەی بۆش کردووە ئەحمەد بالی لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ 4 گەریلا کراونەتە ئامانج و هەر چواریان پێکەوە کوژراون. وەزارەتی خوێندنی باڵای عێراق ناوی 5 زانکۆی هەرێم دەخاتە ناو ڕێبەری وەرگرتنی قوتابیانەوە کە زانکۆکانی سلێمانی و سەلاحەدینی تێدا نییە. حەسەن جیهاد و تەبێژی سەرۆکایەتی کۆماری عێراق ڕایگەیاند. وەزارەتی خوێندنی باڵای عێراقی ڕەزامەندی لەسەرەوە دەربڕیوە کە ناوی 5 زانکۆی هەرێمی کوردستان
لە ڕێبەری خوێندکاران و ڕێوشوێنی وەرگرتنیان لە زانکۆ پەیمانەکانی عراقدا زیاد بکات. بەپێی ئەو بڕیارەی وەزارەتی خوێندنی باڵای عراق خوێندکارانی عراقی دەتوانن لە زانکۆکانی هەرێمدا بخوێنن. بەپێی زانیاریەکان تەنها ناوی 5 زانکۆی هەرێم خراوەتە ناو ڕێبەری وەرگرتنی قوتابیان کاوانیش زانکۆکانی ڕاپەڕین، سۆران، زاخۆ و هەڵەبجە و گەرمیان و زانکۆی کوردستانن. تۆمارکردن و ناوهێنانی زانکۆکانی هەرێمی کوردستان دوایەوە هات کە ئەندامانی کورد لە لیژنەی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە ئەنجومەنی نوێنەران خستیانە گەڕ بۆ ئەوەی لە ڕێبەری وەرگرتنی ناوەندی قوتابیانی دەرچووی پۆلی شەشەمی ئامادەی ناوی زانکۆکانی هەرێمی کوردستانیش بێنرێت. هاوپەیمانی دەوڵەتی یاساڕەتی دەکاتەوە بایکۆتی هەڵبژاردنە پەرلەمانیەکەی ساڵی داهاتووی عراق بکات و پێدەچێت خودی نووری مالکیش سەرۆکی لیستی هاوپەیمانیەکە بێت. نووسینگەی سەرۆکی هاوپەیمانەتی دەوڵەتی یاسا لە ڕاگەندراوێکتا ڕەتی دەکاتەوە نووری مالکی سەرۆکی هاوپەیمانەتیەکە بایکۆتی هەڵبژاردننی داهاتوو بکات. نووسینگەی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا و دەنگۆیانە ڕەت دەکاتەوە کە مالکی خۆی کاندید ناکات و بایکۆتی هەڵبژاردنەکان دەکات. بەپێی ڕاگەندراوەکە لە پارێزگای بەغدا خودی نووری مالکی سەرۆکایەتی پاڵێوراوانی هاوپەیمانەتیەکە لە هەڵبژاردننی داهاتوودا دەکات کە بڕیارە لە 6 حوزەیرانی ساڵی 2021 ئەنجام بدرێت. لە پێناو ڕێگری لە شەپۆلی کۆچبەران یۆنان دیوارە سنووریەکەی لەگەڵ تورکیا درێژتر دەکاتەوە. ستیلیۆس پێناساس وتەبێژی حکوومەتی یۆنان ڕایگەیان 26 کیلۆمەتری تر بۆ ئەو دیوارە 10 کیلۆمەتریە زیاد دەکەن کە لە سنوورەکانی باکوورەوە لەگەڵ تورکیا دروست کراوە و بودجەی پرۆژەکەش 74 میلیۆن دلار و بڕیارە مانگی نیسانی داهاتوو تەواو ببێت. دروستکردنی دیوارەکە یەکێکە لە ڕێکارەکانی حکوومەتی یۆنان بۆ ڕێگریکردن لە دەربازبوونی کۆچبەران کە لە تورکیاوە دەچنە ناو یۆنان و لێەوە دەچنە ناو وڵاتانی ئەوروپاوە. لە ئازاری ئەم ساڵیشدا جارێکی تر تورکیا دەرگای بەڕووی کۆچبەراندا کردووەتەوە بۆی خۆیان بگەێنە وڵاتانی ئەوروپا. ژمارەیەک لە پەنابەرانی کورد هاوشانی پەنابەرانی عراق و وڵاتانی تر لە بەردەم نووسینگەی یەکێتی ئەوروپا گردبوونەوەیەکیان ساز کرد. پەنابەران لە بەردەم نووسینگەی یەکێتی ئەوروپا لە یۆنان داوای باشترکردنی دۆخی ژیانیان دەکەن. بەپێی زانیاریەکان زۆرێک لەو پەنابەرانە عراقی بوون و بەشێکی زۆر لەوانەش کورد بوون. خۆپشاندانی پەنابەران لە بەردەم نووسینگەی یەکێتی ئەوروپا لە سینای پایتەختی یۆنان لە کاتێکدایە بۆ هۆی ململانە سیاسیەکانەوە ژمارەیەک زۆر لە پەنابەران لە وڵاتە ماونەتەوە و ڕێگەی چوونیان بۆ وڵاتانی ئەوروپا لێ گیراوە و بارودۆخی ژیانیان سەختە. ئازیزان بەشێک لە هەواڵ و زانیاریەکانمان پێشکەش کردن پاش ناوبڕێک لەگەڵ هاوکارم دانیار درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین. بەڵێ بینەرانی عزیز لە تۆری دومی بەرنامەکەماندا باز لەو مۆڵەتی شەرعی و پزیشکی دەکەین بۆ لەباربردنی کۆرپەلە زین لە ڕووی پزیشکیەوە ئەمە تا چەند زیانی بۆ خانمان دەبێت و هەروەها ئەو ڕێکارانە چین وایە ئەخود لە چ کاتێکدا پێویستە کە خانمێک یاخود دایکان دەتوانن کۆرپەلەکانیان لەبار بن وەروها لە ڕوانگەی شەرعی و بزانین حکمی لەباربردنی کۆرپەلە لە ئەسکی دایکاندا تا چەند ڕێگە پێدراوە لە چه حاڵەتێکدا ئاینی پیرۆزی ئیسلام ڕێگا بۆ حاڵەت دەدات. بۆ قسەکردن و گفتوگۆی زیاتر لەو بارەوەیە دوو میوانمان لە ستۆدیۆ ئامادەنەوی زۆر بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی زانای ئاینی و دکتۆر بیلال عەبدوڵڵا پسپۆری نەخۆشیەکانی منداڵان. کاک دکتۆر زۆر بەخێر بن. زۆر سپاس. کاک دکتۆر دەمەوێت لە بەڕێستەوە دەست پێ بکەین لەباربردنی کۆرپەلە واتای چی خودەگە پێناسەیەکی بکەین بۆی کە زۆرێک پێی ئاشنا بنوە لە چه حاڵەتێکەوەتە لە چ کاتێکەوە پێی دەوترێت لەباربردنی کۆرپەلە زۆر جار کە تەمەنی منداڵەکە پێگەشت بێت لە سکی دایکە پێی دەوترێت کە گیان لە دەستداوە ئەمە حاڵەتێکی دیکەیە. لەباربردنی کۆرپەلە دوو جۆر لەباربردنمان هەیە کە لە دنیا بەرگڵاوە. یەکیان پێڵێن مێدیکال تێرمینێشن ئەوەی کە لیژنەی پزیشکی بڕیاری بۆ ئەدا کە لە تەمەنی پێشەوەی بگاتە تەمەنی لەدایک بوون بڕیارە درێ کە لەباربردێ زۆربەی جاری لە سەرەتای حەملەکەوەیە لە 3 مانگی یەکەمایە. لەباربردنی کۆرپەلە بە مێدیکال تێرمینێشنەوەتە بە ڕێگەی توبی
بە ڕێگەیەکی لێژنەیەکی تۆپیەوە بێ کە چەند پسپۆرێکی مناڵان وولادە و هەنەجار پسپۆری کەشی تێکەوێ مەسەلەن باڵتنیەکان هەناویەکان چکە بۆ زەرەری دایک و مناڵەکە ئابێ هەڵبسەنگێنرێ وی بزانێت کە ئایا چی بکرێ طبعا حکمی شەرعیەکێکە لە شتە مهمەکان لەم بینەیە چکە لە وڵاتانەی کە خەڵکی پابندە بە ڕێنمایەکانی دینەوە لایەنی کە داخڵە بێ کە لایەنی مامۆستایانی بەڕێزی ئاینیە نوعێکی کەمان هەیە لە باربردنی ناتۆبی ینی مەسەلەن خەڵکی خۆی لەبارەوە ئێمە باسی ناکەین چکەمە شتەکە ڕەتی بە شەرعەوە نییە کەمە زۆر بەربڵاو و کێشەی زۆر لەسەرە لە باربردنە تۆبیەکە لە وڵاتانە جۆرە جۆرە لە هەنێ وڵاتە هەیە کە متەمەسک نین بە دینەوە کە ئێمە عیلمەکە زۆر جار لە وڵاتانەوە وەرەگرین کە متەمەسک نین بە دینەوە مەسەلەن تۆ ئەگەر ئێمە دکتۆرێک بە شتێکی ئینگلیزی بینوسێ مێدیکال تێرمینیشن شتێکی هندیت بۆیانێ بەریتانیت بۆیانێ باشە شتێکی ئەمریکیت بۆیانێ ئەوان دینیان لەبەرەوەی جیایە بۆ ئێمە ناشێم شتە ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ وڵاتە ئیسلامەکان بۆی بزانین ئایا لە باربردن لە وڵاتە ئیسلامەکانە چۆنەوە ڕایزانیان لەگەڵی چۆنە زۆر باش کاکتۆر پێشێ بچمە لای مامۆستا چکە ڕەنگە ئەم حاڵەتانە زیاتر ڕوبەڕووی هەردووکتان بێتەوە بەڵام لایەنە پزیشکەکە زیاتر بێت ئەو حاڵەتانەی کە ڕوو دەدەن دێنە لای ئێوە دەیان بینن یا پرستان پێ دەکەن زیاتر خانمان چکات داوای لە باربردنی کۆرپەلە دەکەن ئەو کاتێک کە مناڵەکان ئامادە نەبوون بووی کە مناڵیان بێت و ئێستا خی گەورە خەریکە پێیان دەبەخشێت یاخود ئەو کاتێک کە مناڵەکە ڕەنگە بە جۆر لە جۆرەکان تاوانەبێت لەناو سکی دایکە وی بابەتی لە باربردنی تۆبی شتێکی تقریبان تازەیە یعنی بە ڕووە تازەیەکە بەمانای ئەوەی کە علمی تۆبی پێشکەوتە بۆی کە شتی جینات هەمووی 20 ساڵێکە هەیە مەسەلەن فەحسی جیناتی بۆ ئەکرێ و کە ئەڵێ ئەم شتە ئەم نەخۆشی هەڵگرتووە چەندێک دقیقا ئەوش دیسان پرسیاری لەسەرە مەسەلەن سۆنار هەمووی چەند ساڵێکی کەمە هەیە ئەگەر بەراوردیکەی بە کۆن کە ئامێری سۆنەر نەبووە ئەگەر پرسیار لە دایکە کۆنەکان بکرێ ئەڵێ هەر ئەشیعیان بۆ گرتوین بۆ حەملەکەشمان کە ئێستا بە گەورەی لەسەر بەشی تێشک نووسرا ئەوەی حاملەیە نزیک نبێتەوە لەم بەشە چکە سۆنەر هەر نەبووە ئێستا سۆنەر سریدی و فۆردی و یعنی زۆر پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە لە مەراحیلی ئەوەڵە کۆمەڵێت تەشەوە خەلقی یعنی دروستبوونی ناتەواوی زۆر گەورە پیشانەیە کێشەیەکمان هەیە لە بەشە تۆبیەکە ئەوەیە ئێمە ڕایزانایانی بەڕێز کە ماوەسای بەڕێزە بە قسەی لەسەر بکە ئەوەیە کە ئایا بۆ 42 ڕۆژەکە قسەی لەسەر بکرێ یا 120 ڕۆژەکە ئەمە من شارەزانیم لەو بارەیە ئێستا بەداخەوە بەشێک لە نەخۆشە جینەکان پێش 42 ڕۆژەکە لەوانین دەستنیشان بکرێ بەڵام زۆربەی زۆری نەخۆشیەکان نەخێر لە دوای 16 بۆ 20 هەفتەیەوە کە زۆرە اینجا بە تەواوی دەستنیشانەکرێ ئەو کاتەش زۆربەی جار یعنی ڕۆحەکە چۆ بەریا کە لایەنە شەرعیەکە زۆر تەرکیز لەوە ئەکاتەوە ئایا ئەو کۆرپەلەیە ڕۆح چۆ بە بەریا یا ڕۆح نەچۆ بە بەریاەوە من شارەزانم مەودای بینی ئەوەی کە ڕۆح ئەچێ بە بینە یاخود ناڕۆ چەندە کاتەکەی بەڵێ لە ڕۆ پزیشکێکەوە لە ڕۆ پزیشکێکەوە یعنی کۆرپەلە زۆربەی جار لە دوای تقریبا ئەو 42 ڕۆژەی کە باس ئەکرێ ئیتر وردە وردە مناڵ دروستە بێ پێشەوەی بگاتە 120 ڕۆژەکە زۆربەی زۆری ئەندامەکانی بە تەقریبی دروست بۆ وەکو دڵ و لێدان و ئەوەی کە ماوەسایانی ئاینی بەڕێز پێچێ مەبەستیانەوە بێ کە ئایا دڵی کەوتە دروست بوون ئەمە ڕۆح چۆ بە بەریا دڵ سنتەری دروستبوونی ئەوەیە بەڵام هێشتا زۆر لە ئەندامی جسم ماوە کە هێشتا دروست نەبووە ئەوان مەوەستیان ڕۆحەکە لەوانەیە دروستبوونی دڵەکە بێ زۆر باش مامۆستا محەممەد ئاینی پیرۆزی ئیسلام چۆن لەم بابەتە دەڕوانێت وە قسەیەک زۆر لەناو خەڵکدا لەناو دایک و باوکاندا بڵاوە ئەو بابەتی چل ڕۆژەیە مەبەست چییە لە پێش چل ڕۆژ ئەو کۆرپەیە دەتوانێت لەبار بێت زۆرجار ئەمە دەکەنە بیان و بۆی کە کۆرپەکەیان لەبار برن بەڵێ بەناوی خۆی گەورە سپاس بۆ ئەو دەرفەتە خۆشحاڵم بە خزمەتانەگەم هەڵبەتە ئەمەوێت لە سەرەتایەوە بڵێم بە شێوەیەکی گشتی ئاینی پیرۆزی ئیسلام تأکید لەسەر پاراستنی وەچە و گرنگیدان بە وەچە خستنەوە و دوورخستنەوەی هەر مەترسیەک لە وەچە تأکیدی لەسەرکاتەوە پاراستنی وەچە یەکێکە لە ئەو 5 مەقسەدا ئەو مەقسەدە ئەساسیەی کە لە شەریعەتی پیرۆزی ئیسلامە داکۆکی لێکراوە الضروريات الخمس هەر شتێک ببێتە مای مەترسی دروستکردن و لە ناوبردن
بۆ کۆرپەلە ئاینی پیرۆزی ئیسلام قەدەغەیەکە و ڕێگری لێ ئەکات و چەندین دەقاتوە کە تەکید لەسەرەوە کاتەوە کە تەزەوەج الوەلود الوەدود ئافرەتانێک مارە بکەن کە منداڵیان ببێ کە بە سۆز و بەزەیی بن چونکە لە ڕێگەی نەوەوە چەوە جارێکی تر کۆمەلگا دروستە بێتەوە و بڵێن ژیان بەردەوامی پێ ئەدرێ و زۆر ئاەت تەکید لەسەرەوە کاتەوە کە مەترسن لە ڕزق و ڕۆزی مەترسن لە بژێویان هەتا بە جۆرێک خۆی پەروەردگارە فەرمێ نەحن نەرزوقهم وئیاکم ڕزق و ڕۆزی ئەوانی پێش خستۆ بەسەر ڕزق و ڕۆزی خۆماندا یعنی پێش ئەوەی کە باسی ڕزقی ئێمە کرابێ باسی ڕزقی ئەوان کراوە یعنی ڕزقی ئەوان لە پێش ڕزقی ئێوە مسۆگەرە بەهەرحاڵ ئەمجا دێتە سەرەوەی کە ئایا ئێستا بالفعل خەڵکێک پەنا بۆ لە باربردنی کۆرپەلە ئەبرێ ئایا جیاوازی چییە لە نێوان ئەوەی کە لە تەمەنی 40 ڕۆژیە لەبار ببرێ و دوای تەمەنی 40 ڕۆژی لەبار ببرێ هەڵبەتە زانانی ئیسلام زۆربەی زانانی ئیسلام لەگەڵ ئەوەدان بە پێی فەرمودەی صحیح کە لە بوخاری و موسلیم داهاتووە منداڵ لە تەمەنی 120 ڕۆژیەوە لە 4 مانگی ڕۆحەکری بەبەریە چونکە لە حەدیثەکە فەرمێ قۆناغی یەکەم 40 ڕۆژ نوتفەیە قۆناغی دووەم 40 ڕۆژ مودغەیە قۆناغی سێهەم 40 ڕۆژ عەلەقەیە دوایەوە خوای پەروەردگار مەلایکە و فریشتە ئەنێرێ ڕۆحەکە بەبەریە و هەروها فەرمانی پێکا کە ڕزق و ئەجەل و تەمەن و ئایا شەقیون ئەو سەعید ئەمانی بۆ دیاریەکرێ ڕەنگە ئەمە زۆر بە سەراحەت بمێت لە پێش ئەم 120 ڕۆژە ئەم 4 مانگە لە ناوبردنی قەتڵە بەبێ هۆکار و بەبێ پاساوی پزیشکی جا ئێستا لە خزمەت تا ڕوونی یەکەمەوە لە دوای ئەم قۆناغەوە ئەچێتە بابی قەتڵەوە لەبەرەوەی بە تەکید ڕوح کراوە بەبەریا و ئینسانێکی مەعسووم و پارێزراوە بەڵام لە تەمەنی پێش 120 ڕۆژی ئەکرێ بکەنە دوو قۆناغی ترەوە هەتا تەمەنی 40 ڕۆژی و لە 40 ڕۆژیەوە تا تەمەنی 120 ڕۆژی هەتا 40 ڕۆژی زانایان طبعا ئەوانش خلافیان هەیە هەندێک عولەما ئەفەرمون لە ئەسڵا ئەگەر نوتفەیەکیش بێت لە هیچ کاتێکە باش نییە کۆرپەلە لەبار ببرێت بەڵام هەندێکی تر لە عولەما ئەفەرمون هەتا تەمەنی 40 ڕۆژی اعتیباری نفسی بۆ ناکرێت اعتیباری مەخلوقی بۆ ناکرێت دروست نەبووە ئەو کۆرپەلەیە لەبەرەوە دروستە لەبار ببرێت ئەگەر پاساوێک هەبێت ئەگەر بۆ نمونە پاساوێکی کۆمەڵایەتی هەبێ پاساوێکی پزیشکی هەبێ هەر بابەتێک جیاواز لە حەز واللهی ئەوەی من بینیمەوە بەتایبەت زانانی سەردەمی ئێستا باس لەوە ئەکەن ئەڵێن ترسی بە خێوکردن و یان حەز و ئەم بابەتانە داخل بە مەوزوعە نییە چونکە ئەسڵ وایە نوتفە بێ پارێزگاری لێ بکرێ و ئەسڵ وایە لە هەموو قۆناغەکانە دەزیرەژی نەکرێتە سەر بەڵام ئەبینی کەسێک چەند مناڵێکی تری هەیە ژیانی تا ڕادەیەک ناڕەحەتە هەندێک بابەتی کۆمەڵایەتی لە ئارایەیە ناتوانێت مناڵە حەقی خۆی باتێ ناتوانێت بەخێوی بکە و ئەبێتە بە ئەرکێوک و بارێکی قرس بەسەر ئەم ماڵەوە بۆیە فەرمون تا 40 ڕۆژی هەندێک لە عولەما فەرمون ڕێگەی پێدراوە لەبار ببرێت من ئەمەی بۆ زیاد دەکەم لە کاتی بوونی پاساوێک ئەگینە هەر بۆ خۆشی و هەر حەزنەکەی مناڵێکی تر دەبێ ئەمە باش نییە بەڵام لە 40 ڕۆژی بە دواوە لەبەروی مناڵەکە نزیکە بێتەوە لە دروستبوون و لە کاملبوونی ئەو ئەندامانەی کە بۆی دروستەکرێ و نزیکە بێتەوە لە ڕوح بەبەراکردن نەهیەکە زیاتر تەکیدی لێکرێتەوە بەڵام ئەگەر هەر لەبار ببرێت تا 40 ڕۆژی ئەهوەنتر و سووکترە وەک لە دوای 40 ڕۆژی و گومانی تێدانێت لە دوای 4 مانگەوە ئەچێتە بابی قەتڵەوە ئللا لە حاڵەتێکا دروستە لەبار ببرێت کە ژیانی دایکی بخاتە مەترسیەوە ئەوش دوای ئەوەی چەند پزیشکێکی بەڕێز پستۆر لەو بوارەیە باس لەوە بکەن کە ژیانی ئەو دایکە ئەکەوێتە مەترسیەوە یان ئەو دایکە ئەمرێت ئەو کاتە زەرەر و زیانی لە باربردنی ئەو منداڵە ئەهوەنترەوە لە ناوچوونی دایک مامۆستا ئەگەر لە سۆنەرە دەرکەوت کە ئەم مناڵە ئەگەر لە دایک بێت لەوانەیە نوقسان بێت یاخود کێشەیەکی بێت زۆر جا مناڵ هەیە پشتی نەبوو یاخود ئەندامێکی جستی نەبوو ئەمە لەوانەیە کێشە دروستکات کە لە کاتی 3 مانگی 4 مانگەکەی ئەمە لە سۆنەر و لە فەحسەکانە دەردەکەوێت ئایا ڕێگە پێدراوە لەم حاڵەتەدا لە ناوبرێت منداڵەکە جا ئەوش دوو حاڵەتی هەیە ئەگەر مناڵێک دەرکەوت کە تەشەوهی هەیە ئەو مناڵەت تێک چووە بۆ نمونە مێشکی بۆ دروست نەبووە یان سەری ئەڵێن ئاوی تایە یان ئەڵێن ئەندامێکی دروست نەبووە جارە لە قۆناغی یەکەما بێت دکتۆرە بەڕێزەکان هەوڵی چارەسەرکردنی بدەن ئەگەر فەرمویان کە ئەمە چارەسەری نییە و ئەمە تازە ئاوا دروست بۆ مناڵێکی نوقسان و کەمەندام دەرەچێ
ئەوە پێش ئەوەی ڕوحی بەبەرا بکرێ پێش ئەوەی ڕوحی بەبەرا بکرێ تەماشا ئەکرێ ئەگەر بزانن بوونی ئەم مناڵە ئەبێتە مای ناڕەحەتی و سەختی بۆ ژیانی دایکی و ئەبێتە مای بارێکی قرس بۆ کۆمەلگا و بۆ لانی تەندروستی و بۆ دایک و باوکی و بۆ تێکڕای ژیانیان ئەوە پێش ئەوەی ڕوحی بەبەرا بکرێ ئەتوانرێت لەبار ببرێت. بەڵام دوای ئەوەی کە ڕوحی بەبەرا ئەکرێ عولەما فەرمون دروست نییە لەبار ببرێ ئللا لە یەک حاڵەتێکە کە مەترسی بۆ ژیانی دایکی دروست بکە. ئەگینا دوایەوەی کە ڕوح کرا بەبەرا مەخلوقە نەفسە مادام نەفس بێت دروست نییە لەناو نابێت. عادەت وایە و دکتۆریش باشترە زانێ زۆر بەوایە ئەو مناڵانی کە ئەوەنە تەشەوهیان هەیە کەم وایە ئەمێنن. دوای ئەوەی کە لە دایکە بن خۆیان بە تەبیعەت چەند ڕۆژێکە ژین و ئەمرن. دوای ئەوەی کە مردن بۆ تۆ بێ بە توێشوێک بۆ قیامەت. تکاو شەفاعەتت بۆکە ئەجر و پاداشی لەسەر وەرەگری بەڵام ئەگەر پێش ئەوەی لە دایک بێ خۆت بیکوژی ئەو کاتە بێگومانە بی بە قاتڵ. زۆر باشە دکتۆر نظریە پزیشکیەکان لەم بارەیەوە چییە؟ بەتیابەت با لە چل ڕۆژێکەیە لەسەری بڕۆینەوە. جا من پێشەوەی مامۆستای بەڕێز بابەتێکی کردەوە من خۆم مەسا ئەم شەوە هەن حەزم کرد هەنێک بابەت بخێنەوە لە وڵاتە ئیسلامەکانە لەسەرەوە مەسەلا مەسەن سێرەکەی سوودان بەنەوەیەک بیرەکاتەوە ئیمارات بەنەوەیەک بیرەکاتەوە لێ ژنەی فتوای کە دەرس چووە ئێمە بەداخەوە لە وڵاتی ئێمە ئێستا مەسەن بڕۆ بۆ خەستەخانەکان بڵێ لیژنەی فتووا چی وتووە تۆزێک ینی مەسەن غامزەی تایە هەنێجار لیژنەی فتوواکە شتێکەڵێ مامۆستایەکی تری بەڕێز لە دەرەوەی لیژنەی فتووا شتێکی ترڵێ ئەم کێشەمان هەیە ئەمە دوای حەزەکەم لەگەڵ مامۆستای بەڕێزە باسی ئەم شتە بکەین ئەوان شتێکەڵێن کە لەگەڵ پزیشکەکان ئاکۆوە بنەوە لە دەرەوەی ئەو شتێکی ترەوترێ ئەمە هەر لە وڵاتی ئێمە ئەوان نییە لە وڵاتە ئیسلامەکانە مشکلی گەورەی لەسەرا چکە هەر خۆی علمێکی تازەیە مەسەن سێرەکەی لە سعودیا هەر خۆی بۆ خۆی خلافاتی زۆر زۆر گەورە هەیە ئەگەر مەسەن سایتی تۆبی سعودی بکەیتەوە ئیتر لیژنەی فتاوا قەراراتی زۆر ئەڵێ ئەمە وایە ئەوە وایە ئەوە وایە لە ئاخیرا بۆ نەخۆشیەکان زۆر زۆر قوڵیەکەنەوە تەوان هەتا بچیتە قوڵایی نەخۆشیەکەەوە شتی تر دروستە بێ ئایا لەم سەردەمەیە ئەم عیلمە سەلمان دوێتی ئەم شتە چارەسەری نیە مامۆستایەکی بەڕێز لەوانەیە بڵێ ئیچیاڵێ لە داهاتوانیەتی یا پرسیارە لێکاڵێم سۆنەرە لە سەتا چەند پێت ئەڵێ هەر مامۆستا بەڕێزەکانیش بە دایکەکەیان وتووە ئایا دکتۆرەکە لە سەتا چەند دڵنیایە کە ئەم تەشەوە خەڵقیە وایەوانە بۆ ئەم مەبەستا ئێمە لە هەموو سەر زەویە شتێکمان هەیە پێڵێن لیثەڵ کۆنجەنیتەڵ ئەنۆمەڵی تەوان پێشەوەی باسیەوە بکەین کە لایانی شەرعی زۆر ئاسانکاری کرۆ بۆ ژیانی دایکەکە بەڵام تونتر گرتوێتی بەرامبەر بە ژیانی کۆرپەلەکە ژیانی کۆرپەلەکەی لە یعنی مهمترە لە ناوسکی دایکە بۆیە نایەڵێ لەبارە برێ ئەگەر تەشەوە خەڵقی زۆر گەورەشی هەبێ تەشەوە خەڵقی گەورەوەیە لیثەڵ کۆنجەنیتەڵ ئەنۆمەڵی یعنی کە لە دایک وایە یەکسەر ئەمرێ یا لە چەند سەعاتێکی کەمە ئەو پەڕی چەند ڕۆژێکی کەم ناشگاتە چەند ڕۆژێ هەر ئەمرێ یەکسەر واتە شەرع لای ئێمە ڕێگە نادا هەرچەندە منداڵەکە ڕەنگە سەقەتی جنینی ئەمانە هەبێ مادام زیانی تا لە دایک بوونی بۆ دایکەکە نەبێ دایکەنە باڵێ ئەوەی کە من لەوانەشەوەک ماوەستا ئەماژە پێکرد هۆکارەکەیکی لەوانە بێ پاداش وەربگرین لەسەر ئەو بابەتە لانێکی ترەوەی کە ئەو مناڵە ڕۆح کراوە بەبێ نەفسێکی مەعسوومە بەڵام ئەگەر خەتوورە لەسەر ژیانی دایکەکە هەبوو زۆر شەرع تەسهیلاتەکە بووی مەسەن یەکسەر ئەڵێ بەڵێ ڕەنگەجا ئێمە ئەو نەخۆشیانەمان هەیە کە دایک بۆی نییە حامیلە بێت حامیلە بوو خەتوورە لەسەر ژیانی هەیە ئەویش دیسان حکایەت و شتی زۆر لەسرە مەسەلەن نەخۆشیێکی دڵ ئێستا هەنێ دایکەیە نەخۆشی دڵی قورسی هەیە ئەگەر حامیلە بێ لە کاتی حملەکە احتیمالی زۆر زۆری هەیە کە دایکەکە وەفات بکە مەسەن لەم حاڵەتە یەکسەر لیژنەی فتوواڵێ بەڵێ بۆت هەیە لەباری بێ ژیانی کۆرپەلەکە زۆر لای مەسەلەن ئەهمیەتێکی نییە لەو کاتە بەرامبەر بە ژیانی دایکەکە بۆ ئەمە پێچوانی نظری پزیشکیە نا پێچوانە نییە پێچوانی نظری پزیشکیەکو پێم وتی ئەکرێ بە دوو بەش هەر لە ڕێگەوە بەشێکی بەشە ئیسلامیەکەی بەشە دینیەکەی کە لایانی مەسیحی و تەوان جوولەکەش ئەگە پچی لەسەری بخوێنیتەوە ئەوانیش هەر تونگیرن لە بەرامبەر نەسلا چکە نەسل مهمە چکە گەر ڕێگ ئەو دەرگا بکەیتەوە بۆ لەبارچوون خەڵک حەز و ئارەزوی زۆر زۆر بۆ دروستە بێ و کارەساتی گەورە ڕۆیە کە ئێستا لە دەرەوەی تەوانێ وتمان مێدیکال تێرمینیشن یعنی لایانی توبی تۆ دەرگا بکەیتەوە ئیتر هەموو خەڵک بە ئارەزوی خۆی قەراراتەیە بۆیە دینە سەماواتیەکان توندن بەرامبەر بە ئەمە بەڵام علمی تۆب
يعني ئەبێ ئێمە سەراحەتدان بەوەیە بنین یعنی کە من وەکو دکتۆرێک و پزیشکێکی مسلمانیش ئەم قسەیەکەم علمی تۆ بەشێکی زۆری خەڵکی نامسلمان دۆزیوێتەوە ئەگەر تۆ بچی بەگوێ علمە تۆبی پزیشکەکە بکەی یعنی ئەوان ئەڵێن کەسی گەوراش مەسەڵ من وەکو تۆ یعنی کەسی وەکو من و تۆ ئەڵێن یوسەنەیژی ئەمەش بابەتێکی کەیە کە حەز ناکەین جارێ قسەی لەگە سەر بکەین چکە مجتەمەعی ئێمە تەقەبولی ناکە لە مجتەمەعی ئەوروپیا هەڵ بۆ خەستەخانە وەڵێ من کۆتایی بە ژیانی خۆمێنە حەزم لە ژیان نییە ئەڵێ ژیانی خۆم نییە سەلایانی پزیشکی لە هەنێ وڵاتانی ئەوروپیا ئەڵێ ڕاستەکە حەقی خۆیت تەختیەکەن باڵێ تەرزێکی بۆکەن و بمرێ ئەمە ناکرێ یعنی تۆ بە وڵاتی مسلمان بەکەڵک نایە ئەم شتە پزیشکیانە بەڵام ئەگەر تو بیتەوە سەر حاڵەتە طبیەکە من وەکو دکتۆرێکی مناڵان باسیەوە بکەین لیثەڵ کۆنجەنیتەڵ ئەنۆماڵی چییە واتە ئەو نەخۆشیانەی کە تەشەوە خەڵقی زۆر زۆر گەورە کە کۆرپەلەکە ئەوەی کە عیلمی طب تا ئێستا پەنای یعنی پێی پێبردووە 100% ئەم مناڵە ناژی جای سەم ئێمە لایانی سایکۆلۆژی دایکەکەش مهمە بۆ مناڵێن ئەم مناڵی تۆ سەری پێوە نییە مێشکی هیچ شتیان نییە کە لە دایک بوو چەند سەعاتێکە و ئەمرێ اینجا ئەمە تۆ لە 3 مانگەوە پێ ئەڵێ 6 مانگ ئەم دایکە خەوی ناخۆشە بینێ یعنی زۆربەی جار دایکە تووشی نەخۆشی نەفسیە بێ مەسەڵێ من شتێکم یعنی شتی سەیرێتە پێشاوی خەوی من دایکێکگادوتی 6 مانگ خەوم لێ نەگەوتوە چکاڵێ شتێکی یعنی مەخلوقێکی زۆر زۆر ناشرین لە ناو سکمایاڵێ ئایا من لەباری بم ئەڵێ پزیشکەکان ئێژ و تویانە بەڵێ بۆت هەیە لەباری بێ لیژنەی فتوای مامۆسایانی بەڕێزی شتیانە بەڵێ بۆت هەیە لەباری بێ ئەی دوای ئەوچێکی وڵات پرسیارم لە مامۆسایەکی تری بەڕێز کرد کە لیژنەی فتوایانی لە دەرەوتێتی نەخێر مادام ڕۆح چۆتە بەری بۆت نییە لەباری بێ کێشەکە ئالێرا دەست پێەکە ئێمە مشکلەکەمە کاک دکتۆر ئاساوارە خراپەکانی دوای لەباربردنی کۆرپەلە بۆ دایکان چییە؟ دەوترێت کە چەندین ئاساواری خراپ بۆ جستیان و بۆ تەندروستی خۆیان دەبێت کە ئەو خانمانەیە خودۆ دایکانی کە بە ئارەزوومەندانە کۆرپەکەیان لەبار دەبن. جا ئەگەر بە ئارەزوومەندانە لەباری بن و کە هیچ کێشەشی نەبێ کۆرپەلەکە ینی بەڵێ ئەمە ئێمە باسێکی ترە تەڵەن ئەمە لایانی طبی بە هیچ شێوەیە ڕێگە بەم شتە نایە لە وڵاتی خۆمانە بە تایبەتی ئەمە ناچێتە مێدیکال تێرمینیشن کە باسەکەی ئەمڕۆمان ئێمە ئەوەیە کە لایانی پزیشکی ڕێگەی پێبات بە پژگیری مامۆسایانی بەڕێز و لایانی شەرعی ئەوەی تریان شتێکی ناشەرعیە شتێکی ناتوبیشە بە تایبەتی عاتەن لە دەرەوەی سنتەرە طوبیەکان ناکرێت ئەمە کارەساتی گەورەیە بێ بە بەرنامەی تر باس بکرێتکە زۆربیان تووشی نەزیف ئیلتیهابات هەنجار دایکەکە ئەمرێ تووشی نەخۆشی دەرونیە بێ مشکلەی گەورە دروست بێت تووشی ئەوە بێ کە مناڵی نابێ مەسەلەن دوای فترەیەکی کە بیر و باوەڕێ گۆڕێ سێکی لە سنتەری لە باربوونی بردووە دوای ئەوەیە مناڵی بێ مناڵی نابێ تی کێشەی گەورە دروستە بێ ڕەحمیان تێکەچێ هۆرمۆناتی جسمی تێکەچێ هەیەە تووشی التیاب بێ هەیە تووشی نەزیفە بێ دوایەتەوە بۆ خەستەخانەکان لە خەستەخانەکە دانی پێیانی اعترافەکە ئاڵێ من بە شێوەیەکی ئاوها مناڵم لەبار بوو ئەمە بابەتێکی ترە کە حەز ناکەین لە بەرنامەیە باسی بکەین شتێکی خراپە لەڕووی طبی و لەڕووی شەرعیشەوە مامۆستا زۆربەی و حاڵەتانی یا و پرسیارانی کە ڕاستی ئەوە دەکرێت کە دەیانوێت مۆڵەتی مامۆستایانی ئاینی وەرگرن بۆ لەباربردنی کۆرپەلەکانیان کێن و بۆچی لەراوی دەبن ئایا سەقەتی منداڵەکەی یاخۆت حەز و ئارەزووە ڕەنگە چاوەڕێەوەیان نەکرد بێ کە مناڵەیان ببێ یاخود لە خراپی بارودۆخی ژیان بێت. بەڵێ زۆربەی ئەو حاڵەتانەی کە پرسیاری لێکرێ بۆ ئەوی کە لەبار ببرێ زیاتر بۆ ئەوە گەڕێتەوە ئافەتە ژیانێکی ڕەفاهی تری هەبێ حەزەکە مناڵی ڕێژەی مناڵی سنووردار بێ پێی وایە ئەرکی پەروەردەکردن و بەخێوکردنی مناڵ لەم کاتەیە قورسە زەحمەتە ناڕەحەتە کەمی وایە بگەڕێتەوە بۆ لایانی تەشەوهی و تێکچوونی ئەو مناڵە زۆربەیان بۆ ئەڵێ وەڵای مامۆستا من دوو مناڵی ترم هەیە و یعنی پەروەردەکردن ئێستا زۆر زەحمەتە و کار و کاسبیەکی وانییە و بەڕاستی ئەرکی بەخێوکردنی مناڵ زۆر قورسە و مع العلم ڕاستە هەرخۆی پرۆسەی پەروەردە و پێگانی مناڵ قورسە ناڕەحەتە بەڵام بەراورد بە ساڵانی پێشوو زۆر کار ئاسانی کراوە یعنی لە پێداویستیەکانی مناڵەوە لە یعنی ئێمە هەر یەکێک لە ئێمە ڕەنگە مناڵی خۆمان بەبیر بێت کە چەندێک ژیانمان ناڕەحەت بووە کە دایک و باوکمان چەندێک ژیانیان ناڕەحەت بووە زۆرێک لەوانەی بەڕاستی ئەمڕۆ داوای ئەوە کەن کە فتوان بۆ بدرێ ئەوەیە کە حەزەکەن ژیانێکی خۆشتران ببێ بەڵام خۆشبەختانە زۆربەیشیان پێش ئەوە پرسیارەکەن کە ڕۆح بکرێتە بەری کە ئەوێش بەڕاستی هەنگاوێکی باشە و کارێکی باشە چونکە من سەیرم دێ لەوەی کە جەنابی دکتۆر فەرمی مامۆستایەک
وتوێتی لە دوای 120 ڕۆژیەوە دوای ڕۆحی بەبەرا کراوە ئەتوانی لەباری بەریت شتی وان نییە کە ڕۆح کرایە بەریا یعنی ئینسانە خی گەورە نەهی کردووە لە کوشتنی نەفس ئەگەر مناڵێک بێ ئەگەر گەورەیەک بێ ئەگەر هەر کەسێک بێ ڕۆحی ئینسان بەدەستی خۆی نییە مڵکی خۆی نییە کابراایەک لە ئەوروپاسی ئەڵێ داوای ئەوە کە ئەڵێ من با حەزم لەم ژیانە نیە و ژیان بەدەست مڵکی خۆمەوە ئەمێ نەخێر ژیان مڵکی تۆ نییە ژیان مڵکی خوایە خوا پێداوی و خوش لێتە سەرنێتەوە بۆیە ئەوە هەنگاوێکی باشە کە زۆربەی ئەوانەی کە داوای لەباربردنەکەن پێش ئەوەی کە هەر هەستیان کردەکەەوە حەملیان هەیە پێش چل ڕۆژی داوایەکەن یا لە کاتی چل ڕۆژیە داوایەکەن کەمی وایە بگاتە ئەوەی کە ڕۆح کرابێ ببەریە بۆیە من تەکی دەکەمەوە لێرە و لەم بەرنامەوە و داوا لە دکتۆرە بەڕێزەکانی شەکەم کە ئەو بابەتە بابەتێکی زۆر هەستیارە و پەیوەندی بە گوناهێکی گەورە هەیە کە قەتڵە ئەبێ ئەو دکتۆرە بەڕێزانە تەواوی زانستی خوان بخەنە کار کە ئەم مناڵە ئایا ئەبێتە مای مەترسی بۆ دایکی ئایا ژیانی دایکی خاتە ناڕەحەتیەوە یان نا چونکە ئێمە قاعدەی شەرعیمانەیە فەرمێ الضرر الأشد يزال بالضرر الأخف زیانی گەورە و مەترسی گەورە بە زەرەری بچووکتر لا ئەدرێ مناڵێک لەبار بچیە یان مناڵێک لە ناو بەدرێ باشترە وەک لە دایکی چەندین مناڵیتر لە وردیکەنەوە ژیانی دایک بخاتە مەترسیەوە یا گیانی دایک بێگومان ژیانی دایک هەندێک ناڕەحەتی قبوڵەکە لەبەر ئەوەی کە هەر ژیان طبیعەتی ژیان وایە هەموو کەس ئەبێت تووشی ناڕەحەتی ببێ هەموو کەس ئەبێت تووشی نەخۆشی ببێ ئەم دایکە لەبەر ئێمە لە ڕوانگەی ئاین و پێمان وایە ئەم دایکە لە بەرامبەر تاقیکردنەوەیەکایە ئەم جا من شتێکی تتان ئەسکەم ڕاستی و دروستی ئەو فەحس و سۆنەر و ئەو بابەتانەیش کە دکتۆرە بەڕێزەکانێکن ئەوە هیچ نسبیە یعنی وەکو دکتۆریش ئاماژەیەکی پێکرد مەرجنیە هەمووی دقیق بێ 100% من لە بەرنامەیە باسم کردووە کە هەر ئەم باسی کە لە خزمەتانە ئێستا باسیەکەین خەڵکە بۆ پەیوەندی کردو بە بەرنامەکە و توتی واللهی مامۆستا دکتۆر پێی وتو مناڵەکە تەواو نییە نازانم مێشکی بۆ دروست نەبووە چی نەبووە ئێستا ئەوە تا مناڵەکە لە کۆڵان یاریەکە یعنی هەندێک جار مەسایە مامۆستا ئەوە بێ بەڵگە لەسەرەوەی کە دقیقی تری لەوانین لە ساڵ 99 بێ لە ساڵ 1 دقیق نەبێ ئەو نمونە یەکێکە لە 99 ڕەنگە جەنابشت و هیچ دکتۆرێکی تریش ناتوانێت تەواوی فەحسەکان بسەلمێنێ من خۆم فەحسم کردووە وتیانە ئەو شتت نییە چونمە لە شوێنە تر کردومە وتیانە هەروەکو چۆن ئێستا ڕەخنە لە مامۆسایانی ئاینیە گیریاڵێ مامۆسایەک ئەڵێ وایە مامۆسایەک ئەڵێ وانە بابەتی مامۆستا لەسەرەوەی کە نە بە شخصی خودی دکتۆرێک نە بە شخصی مامۆسایەک بڕیاری لەسەر نادرێت بۆ دەبێت لیژنەی پزیشکی و لیژنەی زانایانی بۆیە لە شریعەتی پیرۆزی ئیسلامیشە ئەڵێ بڕیاری لە باربردن نابێتە نا دکتۆرێک بیدا ئەبێت چەند دکتۆرێکی دیاری کراوە بیدەن کە مختەصی بین بەو ئیشە نابێتە نا مامۆسایەکیش لیژنە ینی لە ڕۆژشەڕەیەکەوە بڕیاری لەسەر وڵای باشتر وایە لیژنەیەکی لە مامۆسایانی خەڵکی شارەزا بۆ تێ لیژنەی فتووا چونکە لیژنەی فتووا هەم خەڵکانێکی زیاتر پسپۆڕ و شارەزا و لێ هاتوون و هەم زیاد لە یەک کەسن و ئەکرێ من هەندێشتم لەو کاتیا لەبیر نەبێ مامۆسایەکی تر لەبیر بێت تاوتۆی مەسەلاکەکەن ئەمجا زۆر بابەتی شەرعیش هەیە بەڕاستی کەسێک بۆ کەسێکی تر فەرقی هەیە لە کەسێک بۆ کەسێکی تر ئەگۆڕێ لە زمانێک بۆ زمانێکی تر ئەگۆڕێ هەر خودی فتووا لە کەسێک بۆ کەسێکەوە لە شوێنێک بۆ شوێنێک لە زمانێک بۆ زمانێک ئەگۆڕێ بۆیە بڕیاردان بۆ حاڵەتێک تەعمیم ناکرێت بۆ سەر هەموو حاڵەتەکانی تر بۆیە من داوام وایە لە خەڵکی لە خوشکانی بەڕێز هەر کەسی ئەوێ ئەم بابەتە فتوای بۆ بدرێ باشتر وای بچێتە لیژنەی فتووا نەک لە مامۆسایەکی دیاریکرا بە تەنها پرسیار بکات مامۆستا حکومەکەی چییە حکمی دنیایی چییە خو سزای دنیایی چییە بۆ کەسێکە بێ کۆرپەکەی لەبار بەرێ بە تایبەت کە ڕۆحی بەبەرداچوو بێت طبعا پێش ئەوەی کە ڕۆحی بەبەردا کرابێ لە بەرەوەی پێ ناوتی ئینسان مرۆڤ هەرچەندێم دکتۆر ئاماژەی بە قسەیەکی کرد فەرمووی لە دوای 40 ڕۆژیەوە لەلایەنی پزیشکیەوە هەر لە زانایانی شەرعیشەوە بە تایبەت ئەوانەی کە لە لایەنی طبی شارەزان هەندێکیان ئەڵێن لە 40 ڕۆژیەوە ڕۆحەک لێتە بەرەوە لە دوای 40 ڕۆژیەوە بەڵام ئەوە مەبەست نییە کە لە فقی ئیسلامیە ئەوترێ پێوترێ قاتلی نەفس و ڕۆح کرا بەبەرە یعنی هەندێ دکتۆر باشتر ئەزانێ هەندێک حاڵەتی دروستبوون و ئەوانەی بۆ دروستە بێ مناڵەکە بەڵام ئەوەی کە شەرع مەبەستی پێێتی کە ڕۆح ئەخرێتە بەری و کە ئیعتیباری ئینسانی بۆ کرێت لە دوای 4 مانگیەوەیە بۆیە لە دوای 4 مانگیەوە هەر کەسێ لە باری بەریە ئیتر ئایا حەبوو دەرمانێکە خوا ئایا بۆی کەسێکی ترەوە ڕای ئەچەڵەکێنێ ئایا لە شوێنێک بەری ئەداتەوە بەردێکی پیا ئەکێشێ ئەو حەملە لەبار بچێ ئەو کەسە ئیعتیباری قاتلی بۆ کرێ و لە شەرعا
لە حەدیثی صحیح هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێ ئافرەتێک بەردێکی کێشایە سکی ئافرەتێکی ترا حملەکەی پێ لەبار برد فەرمووی ئەبێ کۆیلەیەک ئازاد بکەی طبعا ئێستا کۆیلە و شت نەماوە لەم سەردەمەی ئێستەیە طبعا حەقی خوایە هەر کەسێک بکوژێ بە عەمدەن بێ یا بە ئەنقەز بێ بە 6 ڕۆژ لەسەر یەک بە ڕۆژوو بێ بەڵام لە سەردەمی ئێستاە ئەبێ پارەی خوێنبایی 5 وشتر بدات طبعا خوێنی ئینسانێک 100 وشترە 21 ئەو خوێنە ئەبێ بدات کە 5 وشترە دایکی بێ باوشی بێ هەر کەسێکی تر بە دیاری نەکراوە چەندە ئەگەر بە پارە واللهی بزەبت ئێستا ڕەنگە دیاریکراوی بەس من ئێستا لەم کاتیان نازانم بەڵام تقریبان ئەندازەی 100 وشتر دیاریە کرێ کە چەندێ پارە ئەکا دواتر 21 ئەو پارەیە لە تۆڵی ئەو زۆر باشە مناڵەیە ئەدرێت کاکتۆر مامۆستا دیارە خەڵک کەرێسە بۆ منە پەیوەندی تەلەفۆنی بۆ هەر کەس و حاڵەتەکەی خۆی باز دەکرد لەوەی کە ئایا من بەم شێوازە دروستە بەڵام بە پۆلێنی بکەین لە نێوان دوو بەشە بەشێکی لەوەی کە سەقەتی منداڵ لە ناوسکی دایکە ڕەنگە جۆرێک لە نەخۆشی بێ بۆ نمونە ڕەنگە نەخۆشی داون بێ بەڵام ڕەنگە حاڵەتیشمانەیە بڵێ پشتی بۆ دروست نەبووە بۆ نمونە دەستێکی لاقێکی ئەمانەی بۆ دروست نەبوو ئایا جۆری نەخۆشی کە بۆ دێتە دەرەوە تالاسیمایەت یا داونەتی نەخۆشیەکە جیاوازی هەیە لە بڕیاردان و فتوادان لەوەی کە ئەگەر بەشێکی لە جەستی دروست نەبوو بێت خۆی ئەم مەسەلەیە ینی بابەتێکی مهمە کە مەسەلەی دیقەتی فەحسەکان و تەشەوە خەڵقیەکان ئێستا لە هەنێ وڵاتانە مەسەلەن لە وڵاتی ئێران کە ئەوان شیعان ینی ئێمە حساباتی ئەوان ناکەین من سەیری فەتەوام کرد فەتەوای بۆ نمونە لە عێراقی سیستانی ئەهێنێ تو ئەگەر لێ هەرچەند کتێبێکمان هەیە کە هی مۆسڵە هی مەسەلەن هی سونە و جەماعە هی ئەگەر ئێمە سەیری بکەین تەشەوە خەڵقەکانی نووسیوە کە کامانەیە و چۆن نییە مثلا سعودیە لیستێکی کردو ئەڵێ ئەمەیە سوودان کردوێتی ئەمەیە ئیمارات ئەڵێ ئەمەیە مەسەن میسر ئەڵێ ئەمەیە ئیتر مەسەلە من بابەتێکم خوێندەوە لەسەرەوە ئەڵێ مەسەلەن ئیمامی غەزالی ئەوە ئەڵێ حەمبەلی وا ئەڵێ و مەسەلەن حەنەفی وا ئەڵێ و ینی هەر یەکە و بیر و بۆچوونێکی هەیە و خۆی مامۆستای بەڕێز باشتر زانێ من نایزانم لە مەسەلەی 40 ڕۆژ و 120 ڕۆژەکە و نوعی تەشەوە خەڵقیەکانە هەتا بگاتە دینی شیعەش کە نزیکە لێوان مەسەلەن لە ئێرانە ئەگەر سەیری فەحوسات بکرێ ئەڵێ ئەمە داونە و بالەبار ببرێ بۆ نمونە بەس لە وڵاتی ئێمە خەڵکیەت ئەڵێ با فەحس بکەم بۆی بزانین داونە یا داون نییە ئێمە لیژنە تۆبیەکە ڕێگەن هەیە بۆی کە تۆ داون لەبار بی داونیانی مەغۆل مەوەستم ینی بەڵام ئێمە کۆمەڵێ نەخۆشی ترمان هەیە کە سۆنەر بە تەقریبی من ناڵێم لە 100 بەس 199 یعنی ئەم 100 بۆچی نەیەڵێن لە 100 لەبەرەوەی لە چەند ماڵەکانی داهاتووە 100 یەک لای ئەبێتەوە کێشەمان لەوەیە کە 120 ڕۆژەکەی تێپەڕان ئیتر ڕێگە نادرێ مەسەلەن وەکو ئەوەی کە مامۆستای بەڕێزوتی بەڵام قەراراتەکە پێش 120 ڕۆژەکە دراوە مەسەن لیژنەی فتووا و توێتی با چەند سۆنەرێکی تر بکە ئێتا فەقیرە تا چەند سۆنەرێکی ترەکە 120 ڕۆژەکەی تێپەڕان دوای 120 ڕۆژەکەی تێپەڕان بەڵێ پشڕاستێک هاتووەڵێ بەڵێ 100 ئەم مناڵە سەری بۆ دروست نەبووە سەر زۆر وازحە لە سۆنەرە هەر نەگوازحە ئەسڵەن ئێستا سۆنەرە تازەکان ئێسقانی ناولوت ئەبینێ ئێسقانی لوت کە دروست بووە ئەیبینێ ئەڵێ ئەمە ئەگەر تەشەوە خەڵقی گەورەی هەبێم ئێسقانە مهمە بۆ نەخۆشی ئۆتیزمیش دەرەکەوێت لە فەحسەکانە نەخۆشی ئۆتیزم نەخێر بە هیچ شێوەیە دەرناکرێت لەوانەیە زۆرێک لە دایک و باوکم پێوی گیرۆ دەبین من لەم کەناڵی خۆمەوە باوکم بینیوە گریا و تێتی حەزەکەم ئێستا گیام دەربچێ ئەوەسی لایانی سایکۆلۆژی ئەو ماڵاناکەی ئێمە وەکو دکتۆر هەنی حەکایەتمان لایە ئەگەر ئێمە بەگوێی یعنی گوێ بگرین لە دڵی ئەو ماڵانە لایانی شەرعەکە کارەسات دروستە بێ وەکو مامۆستای بەڕێزوتی ئێمە نابێت دەرگا بکەینەوە ماڵ هەبووە سێ مناڵی هەبووە شەلل دەماغ بووە نەخۆشیەکی نەک شەلل دەماغ وەکو شەلل دەماغ وایە خەڵک بۆی تێبکە یعنی پەڕۆیەک بوو وەک ئەواداینی شتێک بووە دادناوە شل هیچ هێزیتیان نییە علمی طبی دەری خستوە چەند مناڵی تریشی هەبێ هەر ئاوهایە لە کەیا دەرەکەی لە دوای 120 ڕۆژەکەیا دەرەکەی بە تەواوی بۆ چووکە تۆ لە 16 بۆ 18 ڕۆژە پێڵەن کۆریۆنیک ڤیلا سامپڵین ئەچیتە ناوەوە پارچەیەک لە ئاوە کە پارچەیە لە مناڵەکە وەرەگری وێنێری بۆ جیناتی دەقیق لەوەیە ئەڵێ بەڵێ ئەمە هەڵگری ئەو جینەیە چەند لە ساعت چەند دڵنیایی نەخێر من ناڵێ لە سڵاسە تەوان علمی تۆپ بەو سەراحەتی قەت قسە ناکە کە کەسێکی نەخوێنەوە قسەی پێیەکە کەسی نەخوێنار یەکسەر شتی قەتعیە 100 ئەم شتەوەیە نەخێر 100 وانە علمی طبی تەکیدکردنەوەیە تا ئەم تەکیدکردنەوەانە تێپەڕێ سێرەکەی 120 ڕۆژەکە تێپەڕێەوە دوای 120 ڕۆژەکە دانی پیانێ ئەڵێ بەڵێ وەکو هەمان فەحسەکانی پێشووتری وایە ئەم مناڵەشی وەکو دووسێ مناڵەکەی تریوا بووە ئایلا وەسی مناڵی هەبوو توێتی هەموو ژیانم تێک چووە خەریکە خۆم ئینتیحارەکەم خۆم جیابوونەوە ڕوویاوە ینی من
قەت ئەو ینی ئافرەتم بیر ناچێتەوە ینی ژنێکی زۆر فەقیر بووتی پیاوەکەم بەجێی هێشتوم خۆی ئەمە نابێت لە ینی شەرعی بڵێن بەگوێی ئەوە بکەین ڕاستە کارەسات دروستەوە بەست تۆ بگوێنە دڵیشی بگری بزانین ئێمە چی بکەین شتێکی بۆ حەلکەین لە ڕووی شەرعیەوە کە شەرع ڕێگەی پێ بە بۆچی چکە تەشەوە خەڵقیە لە گورسیلەکانیان هەبووە هەردوو گورسیلەی دروست نەبووە ئینسان بەبێ گورسیلە ناژی بەبێ دڵ ناژی بەبێ جگەر ناژی مەسەلەن بەبێ سەر ناژی ئینسان کە مێشکیتیانە بوو ناژی ئیسە زۆر جار هەیە مناڵ دروستە بێت لە جاتی مێشکیتیانە بەز ئاویتیانە هیچی تریتیانە بەز ئاوە دکتۆرە گەرەمانە تا لە دایکبوونیان زیانیان بۆ دایکەکە نەبێ بڕیاری لە ناوبردنیان دەدەنەوە ئەوە لیژنی فتووە ئەزانێ نازانم یەکێکە بۆ نمونە ڕەنگە لەبەر سەختی ژیان مناڵەکەی ڕەنگە ڕاستە سەقەت بێ بەڵبەتە نەخۆشی با ناوی نامێن سەقەتی جیاوازە لەوەی کە سەقەتی هەبێ ئەوە بارودۆخی ژیانی سەخت بێت و مناڵەکەی نەخۆش بێت جیاوازە لەوەی کرد بەشێکی ئەندامانی جەستەی دروست نەبوو بێ ئایا فتووە لەمەش هەر جیاوازی هەیە طبعا ئێمە هەر یاسایەکی گشتی کە هەیە لە شەریعەتە ئیستثناءات و حاڵاتی تایبەتی خۆی هەیە وەکوتم هەر کەیسێک بۆ کەیسێکی تر ئەگۆڕی ئێمە بە شێوەیەکی گشتی مناڵ دوای ئەوەی کە ڕۆح کرا بەبەریا ئینسانە ئینسانێکی کەمەندامە لەبەرەوە شەرع بڕیاری وایە نابێت لە بار ببرێ بەڵام ئێستا دکتۆر ئاماژەی بە حاڵەتێکی کرد کە ماڵێکە سێ مناڵە هێنەیە ئاوهایە و هەروەها مناڵی ترشیان ببێ ئەڵێ هەر ئاوهایە ئەمە ئەکرێ ئەم حاڵەتە بە تایبەت ببرێتە لای لیژنەی فتووا و وەکو کەیسێکی جیاواز چی لەسەر بکرێ بەڵام بە شێوەیەکی گشتی کە ڕۆح کرا بەبەریا هیچ پاساوێک نابێ بە هیچ پاساوێک نابێت لەبار ببرێ ئللا ژیانی دایکەکە بخاتە مەترسیەوە حتا ئەگەر دایکەکە بەعزێ ناڕەحەتیش ببینێ بەعزێ ئازار و ئەوانەیشی هەبێ ئەبێت هەوڵ بدرێ چارەسەری بۆ وەربگیرێ تەحملی بکە مەگەر ئازارەکە تەقبول نەکرێت تەحمل نەکرێت دایکەکەش زۆر بخاتە مەترسیەوە لەو حاڵەتەی ئەتوانێت لەبار ببرێ ئەگینا وەڵام مناڵەکە دەستێکی نییە هزار کەسێ دەستی نییە قەیچێکە مناڵەکە مەسەلەن گوێیەکی تۆزێک نقصان دەشووە ئەوانەی کە ئاوا زۆر تەشەوهیان هەیە دکتۆر باشتر ئەزانێ خۆیان بە تەبیعەت ناژین ئێکە ناژین بۆ من بمەمای قەتڵێک بۆ من بمەمایی لە ناوچوونی ئینسانێک هەر خۆی لە دایک بێ ئەمرێ و ئەبێ بەزاد و بە توێشوێک بۆ قیامەتت ئەکرێ ئەو دووسێ مانگا بەعزێ چارەسەر وەربگرێ بۆی لە ئازارەکانی کەم کاتەوە کێشەڵە هیواشەیە وەکو هەر دایکێکی ئاسایی ئازاری نییە هەروەکو هەر حامیل ئافرەتێکی حاملە زۆران ئازاریانی هیچ کێشەی نییە کە تۆ هیچ ئازارت نەبێ و احتیادی وەکو هەر مناڵێکی ئاسایی با بۆ خۆی لە دایک بێ نامێنێ ئەبێ بە توێشوێک بۆت بۆ قیامەت توبیەکە ئەوەیە لە شەرع ئەڵێ ئەگەر ئەمە 100% ئەوهایە بۆ شەژمانی کە هەڵی بگرێ ئەوەیە لەبەرەوەی ڕۆح کراوە ببرێت لەبەر ئینسانە خوا ڕۆحی کردو ببرێت تۆ ناتوانانی ئینسانێک لە ناو بەریت ئەمجا خوا قادیر و مقتەدیرە احتیمالە خوای پەروەردگار شیفای بۆ بنێری احتیمالە چاک بێتەوە یعنی ئێمە ئەڵێن ئەوەی لەلایانی تۆبیا هیچ احتیمالێکی نییە خوا لە سەروی طبەوەیە تواناو دەسەڵاتی خوا لە سەروی طبەوەیە هەر دکتۆرە بەڕێزەکان دەیان حاڵەتمان بۆ گێڕنەوە کەڵێن مستعصی بووە ممکن نەبووە عیلاج بکرێ بەڵام خوای پەروەردگار عیلاجی بۆ ناردووە شیفای بۆ ناردووە ئێمە ئێمە لەبەر ئەو احتیمالە ئەبێ هەموو شتێک پاراستنی نەفس لە پێش هەموو شتێکەوەیە بە تایبەت ئەم دایکە ئەگەر احتیادی بێ با 4 مانگی تر ئەم حملەی پێوە بێ وەکو تو چۆن ئازارێکێشی نام بۆ مناڵەکانت پیاکەی ئەوش ئازارێکێشی مناڵەکەێنێتە ئاراوە وەکو چۆن تۆ نەخۆشیەکە تێجاری وایە چەند ساڵ لەگەڵ تا تەحملەکەی ئازارت هەیە ئەوش نەخۆشیەکە و ئەکری ئەم ئافرەتە تەحمل بکە ئێکە ئازاری نەبێ و هیچ کێشەی نەبێ و ئەمە ڕوحێکیش کراوە بەبەریا چاوەڕێیەکی تا ئەو کاتی کە لە دایکە بێ ئەبێ بە توێشوویەکی گەورە بووە قیامەتت کە چەندین حەدیثی لەسەر هاتووە کەواتە گرنگترین شتەوەی دکتۆر با خانمانی عزیز لە ڕێگەی تەلەفۆن بۆ مامۆستایەک یا دکتۆرێک پشت بەوە نەبەستن کە خۆیان تووشی ئەم بڕیارە گەورەیە بکەن بۆیە باشتر وایە هەم لیژنەی پزیشکی بڕیاریان بۆ بداوە بۆ هەر حاڵەتێکی بچوو گەورە پێش 40 ڕۆژی دوای 40 ڕۆژی با لیژنەی فتووە لیژنەی پزیشکی بڕیاریان بۆ بدات من ئیزافێ ترشی بۆکەم بە ئیجازەی دکتۆر ئەگەر ڕۆح کرابوو بەبەریا بیر لە ناوچوونی نەکاتەوە ئللا اللهم ژیانی ئەو ئافرەتە بکەوێتە مەترسیەوە ئەمە کورتیەکەیت ژیانی ئافرەتەکە پێژیانی طبعاً لە پێشترە ئەو ئەسڵە ئەم فەرعە ئەو دایکی چەند مناڵی ترە ئەو بەڕێوەبەری ماڵێکە ئەو ژنی پیاوێکە لەگەڵ مناڵێکە کە تازە دێتە ئاراوە نازانی ئەمێنیان نامێنێ
زۆر لە پێشتر و گەورەترە لە شەرع زۆر باشە. بۆیە لە دوای ڕوح بەبراکردن بیر لە باربردی نەمەکەنەوە مەگەر ژیانی دایکەکە بکوێتە مەترسیەوە شەرع واڵی مامۆستا محەممەد بە زۆر بە کورتی ئێستا لە بابەتێکی دیکە هەیەویش ڕێگریکردن لە منداڵبوون سنوورێکدا دەنێت بۆی کە مناڵیان نەبێت و پێشتر ئاماژۆ پێکردکە ئاینی پیرۆزی ئیسلام گرنگی دەدات بۆی کە وەچە بخینەوە ئایا حکمی ئەوەی کە سنوورێکدا دەنێت بۆی کە منداڵی لە دایک نەبێت چیە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا؟ ئەوش دوو حاڵەتە سنووردارکردنمان هەیە و حد بە یەکجاری بنەبڕکردنمان هەیە ئەگەر سنووردا بنرێت ئەوەی کە پێوتێت تەنظیم النەسل و تەحدید النەسل تەحدید دروست نییە لە شەرعەتەوە بڵێ من بەهیچ جارێک بەهیچ جۆرە ناوێت لەم جارێکی تر مناڵم ببێ ئللا اللهم بگەیتە قۆناغێک کە دکتۆرە بەڕێزەکان ئەیسەلمێنن کەڵێن لە دوای ئەو قۆناغەوە مناڵ زۆر بەوایە داون دەرەچێ تووشی حاڵەتێکی بێ ئەگینا لە حاڵەتی ئاساییە بۆ ئەوەی کە ئینسان زاوزێ بکە لەو کاتێ ئەکرێت تەنظیمی بکەیت مەسەلەن بۆ ئەم مناڵە بچووکە بعد دوسێ ساڵتر خۆمە گرمەوە تا ئەوەی ئەم مناڵە تۆزێ لە خەم دەچێت یاڵا مناڵێکی ترم ئەمە ڕێگەی پێدراون پێوتێت تەنظیم النەسل ئەفەرمێ كنا نعزل والقرآن ينزل ئێمە عەزلمانە کرد مەنعمانە کرد قورئانیش دابەزیە خوارەوە ئینکاری لێ ناکردین ئەمە ئاساییە بەس کەسێک دوو مناڵی ئەڵێ من تا مردنی تر نایە لەم جارێکی تر مناڵم بێ بەڕاستی ئەمە لە شەرع شتێکی باش نییە کاکتۆر زۆر بە کورتی وەڵام من یەک پرسیارم هەیە مامۆستا بەڕێزەکان من وەکو ینی لایەنێکی دکتۆرێکی پزیشکی بەس من وەک خۆم ئەڵێم ینی پابند بە شەرعەوە نەک بڵێم لە دەرەوەی شەرعان پرسیارە بکەم ینی وەک دکتۆرێک پرسیار ناکەم کە ئێستا دکتۆرێکی کە پابند نەبێ بە شەرعەوە ئەوە ڕوا سێری سایتێکە ئەڵێ لە ئەمریکا چی بۆ من ئەوە بڕوان بەوەی ئەسڵا هەنێ دکتۆر هەبووە لەوانەیە مەسەڵەن توێتی ڕۆژوگرتن بۆ هەموو کار کەس هاتووە لای بە ڕۆژومە بە خراپە ئەو من ئەوە ناڵێم نە وەک کەسێک کە پابند بێ بە شەرعەوە کە ئێڵێم کە حەزکەم پابند بم پرسیارەوەیە لە کۆنا من بەبیرمی ئاڵێ خەڵکی لای خۆمان کە ئاوارە بوون و ڕۆشتبوون ئێران زۆر بین لیژنەی سوننا فتویانیا بوتبیان حەبی منع حرامە بدرێ بە ئافرەتان لەگەڵ تێپەڕبوونی زەمانە بوو بە فەرزی واقع و خەڵکی ئێستا هەمووی مەسەلەن لە ماڵەوە هەیەی هەمووی بەکارێنێ هەتا من بەبیرمی ئاڵێ پەرستارەکان گەڕاندە بوویان بەناو ماڵەکانە حەبی منع وتبیان ئێوە هەمووتان پێویستانە هەموویەکی حەوهەشت مناڵی هەیە بە ئەم حەبە منعا بەکاری بێن ئەگەر نازان ئەم شتە چیە و بۆتان باسەکەین لەوانەیە ئێوە مەجالتان نەبوو بێ بەهۆی سەختی ژیان و سەقافەتێ شتێک نەبوو بێ ماوەسڵینی ئاینی کۆبنە لەو سەردەمەیە فتوای ئەوەیان کە هەر ژنێک حەبی منع بەکار بێنێ حرام و ئاوهایە لەسەر مەسلەی کەش و هەواش کە ئێستا لە تەلەڤیزیۆنە ئیسلامیەکانیشەوە پەخشەکرێن ئەڵێن وەختی خۆی ماوەسایانی ئاینی تەڵان ڕانەهات بوون بە ئەم هێنە و پیان پێشبینیەکان مەسەن من حتا من خۆم وەستا هاتووە بۆ ماڵی خۆم وتمە بەیانی لافاوە توی تۆ کافرە بی بەم قسەیەکە ئیکەی وتمە من پێشبینی ئەڵێ خۆم وەسم سەڵ نابێ بڵێ بانی لافاوە بڵێ احتیمالی لافاوە لەوانەیە هەورەکە بگوازێت پێشبینیە بەڵام ئێستا پێشبینیەکان بە تەقریبی 1970 ڕاست دەرەچێت بە تەقریبی بەڵام سەتایەک احتیمالی هەیە کەوا نەبێ باشە بە تایبەتی کە ئەو بڵێ شتی قورس بڵێ مەسەن ئەڵێ بەیانی 100 بۆ 200 میلیۆن بارانە بارێ مە شتێکی قورسە هاتە ناکرێ بەیانی خۆرەتاو بێ لەوانەیە 100 نەبارێ 50 ببارێ مەسەلەن ئەیان و دوای ئەوە ئیزرائیل ئەو شتێ وتو وردە مامۆستا ئاینەکانمان ڕاهاتن لەگەڵ پرسیارەکەی منەوەیە ئایا لە داهاتووە بۆ تەتەوراتی علمی جەنەتیک و علمی مەسەلەن سۆنار و ئەڵتراساوندوانە ئایا لیژنەی فتووا هەمان فتوای سەردەمی پەنجاکانە یا کە سۆنەر نەبووە علمی جەنەتیک نەبووە یان قابلی قبول و قابلی قسە لە سەرکردنە چکە ئەگەر شەرع هەر شتێکی وت و علمی شەرچەند پێش پێە ئێمە وەکو موسڵمان هەرەوەی پابەندی شتە شەرعیەکە بین نایە بڵین تەواو علم پێشکەوت و ئیتر ئێمە شتەکە ئاگۆڕین چکە من کە سەیری سایتێکی سعودیم کرد ئەڵێ لیژنەی فتووا گۆڕانکاریمان بەسەر شتەکانە هێناوە بەپێی تەتەوراتی علمی طبی ئەمانە نییە ئیسلام تێک ناگیرە لەگەڵ علمە ئەگەر شتێک بابەتێکی علمی بسەلمێنرێ شەرع تێک ناگیرە لەگەڵ علمە بەس ئەم شتێک کە ئێمە باسمان کرد هیچ تعارضێکی نییە لەگەڵ علمە زۆر باش مامۆستا زۆر سپاسمان دەکەم کاکتۆر مامۆستا هیچ دەرفەتمان نەماوە زۆر سپاس بینەرانی عەزیز پێکەوە بڵام قەیسێکی دیارە لەسەرم چاوەرە وە کاماژەمان پێکرد بە هیچ شێوازێک وەکو تاک بڕیار نە لە دکتۆر نە لە مامۆستایانی ئاینی بە تاک وەرمەگرن بۆیە پێویستە سەردانی لیژنەی هەم پزیشکیان فتوا بکەن بۆی کە بڕیار لەسەر کۆرپەلەکەتان بدەن سپاس بۆی کە بینەرمان بوون خواتان لەگەڵ